ئازیزان خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێ و زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە توانیم لە پرۆگرامێکی نوێی ڤارکاز بێمەوە خزمەت ئێوەی ئەزیز. میوانی ئەم جارەمان پایەکە لە پایەکانی کۆمیدیا لە ناو کووردا لە هەولێری پایتەختی ڕەسەنایەتیەوە بە خێراتنی حاجی جادری زۆر خۆشەویستەکەین. زۆر سپاس. یەخوا بە خێر وی گەورە و کردین. بە خۆتان گەورە و ئەزیز و خۆشەویست. قوربانە بم. ئەحواڵت چۆنە مامۆستا؟ والله الحەمدولله باشین. ڕێگات چۆن بوو؟ بەخوای چۆل بوو وەکو چەند جارە قەرەباڵغ ئەوانە نەبوو. پێم وایە خەڵک وەکو خەڵک بە تااقەتە و تااقەتی نییە و زروفەکە ئەها تۆزەک هیلاکە و ماندیە و باوکمی ئەوەی دەوامەکانیش وەکو ئێستا مەزبوط نییە، ئەوەی کە زۆر پێویست نەبی پێم وایە لە ماڵ نایەتە دەرێ. ئەچیت یەخوا بە خێر بێ. زۆر سپاس. مای فەخرە بۆ ئێمە کە میوانی ئەمەی ئەزیز هەرچۆن تۆ میوانی تۆ لەسەر سەروانی تۆ صاحب ماڵی سلێمانی ماڵی خۆمە. قوربانە بم. ئەم سلێمانی زۆر خۆشەوی گەورەی زار هەیە هیلاکە بم ماندی دەبم دێم پیاسەشی ناو سلێمانی دەکەم جادەی سۆڵەکەی و ناو بازارەکەی زۆرم مەرەقە پیاسەیەک دەکەم ئەس دەگەڕێمەوە هەولێر. حەزەکەم جار ئاگادارم کەیتەوە ئەم لە خۆم بەتەنیا پیاسەشی دەکەم. مامۆستا خۆشەویستیە زۆرە چیە بۆ سلێمانی؟ ئەمنیان خۆش دەوێت ئەمیش خۆشم دەوێت. تو تاجی بە قوربان سلێمانیش شارەکە دڵم پێی دەبیتەوە. شارەشی خۆشە، شارێکی جوانە، شارێکی تێگەیشتی و ڕۆشنبیرە، شارێکە قەدرمان دەگرن. ئەمەش لە سەری خۆمانیدا دێنێم. ئەمیش عەز دەکەم بێم ئەو هەوادار و بینەر و ئەو خەڵکە خۆشەویستی شاری سلێمانی دێم چاوەکەم پیان دەکەویدی دڵم ئارام دەبیتەوە. زۆر سپاس. یاخۆ هەمیشە هەر لە ئاسوودەییا بوو بینی. قوربان مەمنون. نازانم بەچی بانگە بکەم حاجی جادر کاک حاجی کاکێ من. وەڵڵاهی ئەمە دەستنیژمان لێک ناشی عەز دەکەی کاک حاجی برێم کاک حاجی یان برێم حاجی جادر وەڵڵی وەگوتم بۆیە ئەواڵێم مرتاحی تۆ والله بنسبەتە من احتیادیە من بە هەموو ناوێک بان کرایم، ینی بە هەموو ناوێک خەڵک چۆنی پێخۆشە. زۆر جاریش هێندە لەگەر کارە هونەریەکانمان تێکەڵ بووە، یعنی وەکو دۆست و برادری لێاتێ چۆن دەبینی کاکە ناوی محەممەدا لە خۆشەویستیان پێدرێن حەمە ئەویش پێدرێن حەمە کوی باشی چاشی بۆ نمونەیان ئەمی شەروام توانیتم ئەلحەمدولیلا لەگەر بینەران و هەوادارانی خۆم تێکەڵ ئەوە فەزلی خوارە. باشە باەک پرسیار بکەم بۆ دەست پێ بکەم. حەجی کردووە کاک حاجی؟ سێ پرسیارە حەجی کردووە کاک حاجی؟ وەڵڵاهی ئەمن حەجم نەکردیە ئینشەڵڵا بێ بە قسمت. ماڵی خۆم دیتیە چویتم ئەمڕۆم کردیە، بەڵام وەکو حاجیەکە ئەوە ناسناوە تەنها ناسناوی هونەریمە. کاتی خۆی ئەو دەورانی کە خۆمە عەزم دەکرد تێدا ببینم. ئێستا شەروام بیرم لە کەسی حەسوود و عەجوول و عەسەبی و ڕێزم هەیە کەسانی ناتێگەیشتی و یعنی بەدایمەن ئەو ڕۆڵانە دەجێڕم لۆ خاتری ئەوەی کە بە خۆمان دابینەوە تەقلیدەشی ئەو کەسانە دەکەمەوە. دڵنیام هەم کەس ڕقی لە حەسوودە، هەم کەس عەز ناکە عەسەبی بی، هەم کەس عەز ناکە کەسێکی ناتێگەیشتی بی. ئەجا هەمووشمان ینی ڕێزم هەیە تەنها تەماشا دەکەین. ینی هیوادارم مەقسەد ئەو کارانەکە من دەیجێڕم ینی لۆیە کە ئەها بزانە عەسەبی بی چەند ناشرینە، هەر چێژ نەبێت لە کۆمیدیاکە دەرسێکیش بێ لەگەڵ سەیری کە ئەگەر حەسوود بی چەند ناشرینە ئاگە سەیرکەی یە قز ئارام باەوە بۆ نمونەی ئەو وەعداسە ڕووی نەدەدا یان بابرێن ئەو عیلە تێک نەدەچوو یان ئەگە یەک داوای لێبوردن هەبایە کێشە دروست نەدەبوو لە بینی هاوڕێک و باب و کوڕ و ئەربابێت و دایک و باوک و ژن و منداڵ بۆ نمونە. یعنی ئەجەم زۆر جار ئەو دەورانە دەجێڕم، یعنی بەدایمەن حەزم لە دەوری ڕۆڵی حەجوول و عەسەبیات و ناتێگەیشتی و واش پیشان دەدەم ڕاستە بە چاو کۆمیدیایە بە چاو، بەڵام بەخوای بەدڵ و بە مێشک ئەو کۆمیدی نییە، دیاردیەکە ئەمە وای پیشانەدەم لە جیاتی ئەوەی
جوون بەو کەسە عەسەبیانە بدەم یان جوون بە کەسی حەسوود بدەین بزانە هونەر چەند جوانە هونەر دێتن بە کۆمیدیایەک دێ بە زەردەخەنەیەک دێ ناشرینترین دیاردە لە بۆ باز دەکە هەتوش پێ دەکەنی وایە دی ئەوە ڕۆڵانە دەجێڕین ناخەرە من باسی کۆی هونەرمەندان کۆی گشتی هونەرمەندان هەموو هونەرمەندان یعنی کابرا دێ ڕۆڵک دەجێڕی دڵنیام ئەوەل جاری نیەت و بەرنامەی وایە خزمەتێک بە گەلەکەی و کورد و کوردستانیەکەی بکە کە ئەو دیاردە ئەوی هەری بژاردیە یان ئەو دەورەی ئەو وەریگرتیە دی ئەوەندە جدیات دەستە ناو دەورەکەی لۆ خاتری ئەوەی کە خەڵک ئەو کەسانە بابرێن یان ئەگەر وان بە خۆدا بێنەوە یانیش ئەگەر وانی ئەوها نەبین باش جوانە کەواتە ئەمە مەسەجە جوانەکەی کۆمیدیایە حتمەن بەڵێ باش مامۆستا باسی جدیاتە کرد لە ژیانی ڕۆژانەتا کەسێکی چۆنیت ئەو کۆمیدیایی کە لە شاشەکانەوەی بینین هەیە لە ژیانی ڕۆژانەتا یان تەناوەکو پیشەیەک هەڵبژاردووە ئەمن ئەوە چارەمین مقابلێ باس بکەم هەم جادرێم ئەمن کۆمیدیان نیم ئەمن خۆشم بە کۆمیدی نازانم یعنی ئەسڵەن خودی خۆم کەسێکی هەیە من و دوور لە ژاوە و دوور لە قسە و قسەرۆک و ئیدی بەهەر نەواچی بەڵام کاتێکە ئەمە ئەو ڕۆڵانە دەگێڕین لۆ ئەومانەکە ینی خەڵک بە خۆدا بێتەوە وشار بێتەوە ئەجا ئی هەر کەسە بابەتەکە دەبژێری کە هونەر باز هونەرم زۆر خۆش دەوێت هونەر زۆر جوانە یعنی باوەڕم پێ بکە هەموو شتێک دەگەڕێتەوە سەر هونەر بۆ نمونە قورئان خوێندنەکەی هونەرە بزەوت بزانە تەواف دەکەی لە هەر چادەورەی ئەو بەیتی حەفزە هونەرە باشە یەک نەشازی بکە هەموو تێکەچی بە هەزاران خەڵک یەک هەڵی بکە ئەموو تێک منی شەماڕام هەیە حتا ماڵم لە شێوازی جلوبەرگیشتا هونەرە حتا ئەو جلە چۆن تەنسیقەکەیت هونەرە چۆن دانیشیت هونەرە چۆن غەدر لە من یەختیارەکە بۆ مایە تەمەنی درێژ بی یا ڕەبی ئەز زۆر جار هەیە کە سەیر دەکەم ئەم تەقلیدی دەکەم و ئەم زۆر تەقلیدی هونەر لە ئەسڵە تەقلیدە هەر کەسە لە خۆی بە بیر و باوڕێک لەبەر ئەوەی هەم جادرم ئەگەر دزی نەبایە ئەمە نەم دەتوانین تەمسیلی دزی بکەم ئەگەر کەسانی عەسەبی نەبایە نەم دەتوانین تەمسیلی عەسەبی بکەم پێراوەکەی بابرێن 43 ئەو 45 دەکڕی لۆ دەڕۆژ دوگە فڵتق ئەسڵەن ئەو بەخۆی کۆمیدیە لۆ وەڵڵاهی دەبینی دستانێ ئەمن زستانان گۆری ئەستوری پێ دەکەم یان دوان لە پێیەکەم ئەیان دوان لە پێ دەکەم ئەو جۆرە دوستان پێ جوان علی لەو کاتەوە بیر لە زستان لە زستان کرد ئەی ماشەڵڵا قەمسەڵە ئەتە ئێرەیتی باشە باشە دەمگوم مان فرانە تو دو قەمسەڵی احتیادی لە بەرناکی بابا وزستان ڕۆژێ بەفر دەبایم سی چا فایلە لە بەرەکەم دەگو ئەوام لێ دێتەوە دەگو ئەو قەمسەڵە لۆ خۆی دێتە یەکفان وار لەو فکرێ ئەوەش هونەرە ئەوەش هونەرەکە بەڵام هونەر مەقسەد تەمەشاکە ئەگەر ئەتوو بۆ نمونە باسی جلوبەرگر کردو مات مەسەرەوە مۆزای جلوبەرگ لە بەرکردنش هونەرە کە ئەتوو بی هەر ئەو جلوبەرگێ تۆ پارەت پێدایە هەر پارەت پێدایە هەر دەیکڕی لۆ جلوبەرگێک نانکڕم شازبی لە خۆم بوەشێتەوە یان جوان بی لەو کاتە هونەرەکەی تۆ دەرەکەوێت ڕاست ڕۆیشتنی ئینسان هونەرە هەیە دەڕوو ماشەڵڵا درێژ شایی دەکە ئێخرد بە خودای ئەو تەمسیلانەشم یانی دەڕۆ شایی دەکە هەلە یانی ئەوەش هونەرە بۆ نمون لەو تەمسیلانەیە بیرم کەوتۆ تەوانەوەی کە زۆر دایمە لە خەیاڵمە ئێستاش یانی بیرمەکەوێتەوە پێی پێیەکەنم بەڵێ ئەڵێ غەفور کاکە چێ و هەموو گۆڵە دەرێ بەتەنێک گۆڵچیوە تاوان ئێستاش لە هێزا کە بیرمێتەوە پێکەنی پێیە ڕاستێک یعنی ماشەڵڵا تۆ بتوانیت حتا لە دوو گۆڵیا لە وەرزشا کۆمیدیا دروست ڕاستێک بەڕاستی هونەرە بە مانای کەلیمە سپاس کاک حاجی باسی هونەر و جلوبەرگمان کرد ماشەڵڵا هونەرەکە و نەک لە کۆمیدیا و لە نواندنە لە جلوبەرگەکەش تا ڕەنگی یاوەتەوە قوربانە چۆن ئەم تەنسیقە جوانە و ئەم جلە ڕەشە واللهی ئیدی چزانم دیارە کە باسم کرد گوتم ئەوان لێ دیێت بۆیە قسەیە والله ئەرە بەخۆ
هذا غۆزۆ زاریشی پێم درێنندرێن لە بازار ئێوان ناسوڕێ کورە بابەوە لە بازار چۆن نەسوڕێ ینی خەڵکەکە بە چاوی و ئەرێ تەمانە نارم درم لەگەڵم تێکار بووە تەمان ئەو هاش بسوڕێمەوە دڵنیام ئەو لای زۆری پێخۆشترە دڵی پێخۆشترە بۆ نمونە هەرێ کاک حاجی ئەفم کە ئەم پرسیاراکەم وەکو سەرسامی ئەیکەم تو ئەفم کە بابە بێڕێزی نەگات خوانە خواستە خوێنەواری شت نییە بەڕێزدوانە ئەمن خوێندەواریەکەم هەیە دەزانین چۆنە ئەنی خوێندنە تاو نەکردووە نەوەڵڵایە سێ مانگم خوێندی تەمەکان کە کاتێک کەنان دەخوا لە بۆ مامۆستا فەرودین باسم کرد هەر سێ مانگان ئیدی خوێندم و پیتەکانم ناسی بە حکمیەوەی زۆر عشقی هونەر بووم کە پیتەکانم ناسی ئیدی یەکەم کتاب کڕیم کتابی عەزیز نەسینی بوو بە شەرتی چەقوی ئیدی بە خۆم دەم خوێندەوە بەس بە خۆم تێدەگەیشتیم ها بە عمری بە حکمی بەس پیتەکان یعنی خۆت تەخیل دەکرد لە مشکی خۆت دروستە کرد ئەرێ وەڵڵە کە پیتەکانم ناسی ماشەڵڵا ئەو ئەوانم لێکەدا بەڵام ئیملایەتی ئیملایەکەم باش نەبوو یان لێک دانوشتەکە ئیدی هوردە وردە بە پێی فترە زەمن دوژ ئەو لاپتۆپ پشتەها بە لاپتۆپ ئەوانە بە خۆم نەسەکان دەنووسمەوە زۆر باشم بەڵام وەکو قەڵەم هیچ دێست زەحمەتە بتوانم ناوی خۆم بە باشی بنووسم ینی ئەو ماشەڵایەوێت من وەکو سەرسامی ئەو پرسیارم کرد چکە ینی بەجددی شتێکی جوانە تۆ خۆتانی سێمان خوێن دەبێتت ئەو هەموو هوەر و بەهرێداریشم نەبی تەمان ئێستا کە ئەگەر کەسێک ئێستا کە نەخوێندەواربی بەڕاستی جێگای ناخۆشحاڵیە بەڵام ئەم شانازی بە نەخوێندەواری خۆشمەوە دەکەم ئەمە لە زروفەکیدا بووین زروفەکە بەڕاستی لەو پڕی ناخۆشی بوو نۆتکە هەراتی نۆتیەک هاتینەوە ینی خەڵک نانەوە بخوا کەس ئاگای لە خوێندنەوە ینی خەڵک بەس ئاگای لێ چۆن بژی چۆن نانێک پەیدا بکە ئەو کاتی کە هاتینەوە نۆتویەک ئیدی دەواجی نەکە بوو چوین بە هەمومان بە ئایلە و ماڵ و مندارەوە ئەوانە لە دەواجی منیشمان بەخێو دەکرد حتا 2002 ئەوانە من ناو شاریم هەنەدیتەوە ئاخرێکی بەخێوکردنی بژێوی ژیان بوون یانی ئاگەمان لە خوێندن نەبوو وەمان دەزانین تەنها بەس ناخواردنەکەی بژیتەوە هەر واش بوو هەموو ئیشمان دەکرد لە بۆ فەردەگەنمج 2000 دینارمە وەردەگرت ڕوون چلۆی بە 200 دیناری بوو شەکر چلۆی بە 100 دیناری بوو ماوەنداری چامان لێ دەنا چایەکانی دا هەندێک تەماشا شەکرەکەمان دەکرد ئەو جەفرەکمان لە چایەکەی دەدا درندا تیکەی بەشی نەدەکرد یەک چیلۆ بەخوا هەندێک تەماشا شەکرەکەمان دەکرد جەفرەکمان لە چایەکەیدا چایەکە بڕک شیرن دەبوو باش ینی بەنیەت شیرین تا بەشی نەکردایە بە قورعان چیلۆی لە بیرمە بابم کڕی چیلۆی بە 150 دیناری ئەو کاتی مانجێ بە 2000 دیناریشمان دەکرد ئەو کاتەشتەکان بەقەدرتر نەبوون حتممەی چۆن خۆ ئێستا کە زۆر جارێ ڕێزم هەیە مەغرور بووینە ئەو مەغروریە کوڕەکەی من دەزانی کووە کوڕەکەم قاتی لەسەر قاتی دانە ئایفۆنی 16 لە بۆ دێ و ئاسانەوە نازیان هەر دەگریم کۆمەڵەشت بەڵام کاتی خۆی کورە خەڵک لە بە ئیشکردن و لەبەر ئەوانن چی ئاگە لێ ناز و ئەوانە ینی کەوتونێتە سەردەمێک ئەو زۆر و بۆری شتەکانی بێرزش کردووە ئەرێ وەڵڵا لەگەڵ کام سەردەمەیت والله ئەمە لەگەر سەردەمی زێڕینم بەڕاستی جیلی بە هەموو ناڕەحەتیەکانیەوە بەحەقەت یانی دەزانین کو تەنزیلەکەت هەبوو قەدری تەنزیلەکە دەزانی ینی باوەڕ دەکەی ئەم شریتەکەم ئەوها دادەنا کە وەرم دەجێڕاوە کاسێتەکە ئەوها دام دەدەم گۆ با شوخ توشتی نەکاتنەوە قەدرم دەزانی سەوتەکە ئەوەندە خۆش ڕێزی شتەکە جێمە لە ئیبراهیم ڕادەگر بە یا کەلیمەشتی ئەوگەین هەلە باخوا چاو خۆش ئێستا لە یوتیوبی شایە و بەردەستی شەو ئەو مەطعی نییە لەلات لەزەتی نییە لەزەتی هەرێ پاسکرمان هەبوو سەماحەشی جوانمەتی دێ قز لە پشتۆ دەگرن لە کۆرانە دەزانانی دنیای خۆت ئەرێ ئێستا کە بڕۆ شازی سیارەت هەیە شازی سەماحەتیدا تااقەتت نییە جێشێ ڕاکرد ڕاست حاجی هەر لە باسی جاران و ئێستەوە ئەوەنەی تۆش زیاتری شارەزابیت جاران خەڵک زووتر بە شتەکان بە تەمسیلەکان دڵی پڕە بوو ئەگریا و زووتریش پێیەکەنی ئێستا حەز ناکەی گۆڕاوە ئێستا درەنگتر خەڵکێتە ژێرباری ئەوەی بە دیمەنێک کاریگەر بێت چ لە ڕووی کۆمیدیاکەەوە بێت لە ڕووی گریان و تراژیدیاوە بێت ئەفون کەم پرسیارەکەم باسی کۆمیدیاکەم خەتا لە خەڵکەکەوەیە وەکو ئێستای زۆر و بۆریەکی کە جەنابەت فەرمودیان کۆمیدیاکە سواوە بە خودای هەرکەسە ببیر و باوم بە بیر و باوڕ خۆم قسە دەکەم دەزانی کووە ڕاگەاندنی زۆر جاری شێ وای لێکردیە بۆ من ئەو سۆشال میدیایە وای لێکردی خەڵک بێ ڕەحمی باشە
ئەوەندەی ئەعداسی واقع دەبینی باشە ئەوەندە سەربڕین و کوشتن و ڕۆژ نییە ئەمە هەواڵی کوشتن نەزانی یعنی کەواتە ئەمە لێکوانە بە تەمسیلێک دەکەین لەگە کاکفەریدون بۆ نمونە بەئەبی منە فڕێمدایە یان شتێکی وامان کردیە کابرا عاتفی پێ ناجوولی واقعیەوێت واقعی دیتیە ڕۆژانە واقعی دیتی ئەو داکە بەس لەسەر جادی کەتیە ئەو بابە لەسەر جادی کەتیە واقعی دیتیە ئەوە ڕێی خۆمە نازانم منیش لەگەڵتە یعنی بەهۆنتا عاتفی ناجوولی منیش لەگەڵتە لە کۆمیدیایەکەش یعنی خۆ زۆر کەسە دوو ئێستا کە پێشان تعلیقت داهێشت ئێستا زانین چێ مۆدیلی تعلیقی نەمایە یعنی بەڕاستی مۆدیل تعلیقی نەما کابرا پێشە توشتەکان دەزانی باوەڕ دەکەی ئێستا کە دەزانی کەسانی سەر جادەی ڕێژم یعنی خۆ قەزدم وان نییە کابرا عارەبانی ڕسقی دەفرۆشیێکوانە قەزدم نییە لەوەی کە لە وەزنی بدەم بەڵام باوەڕ کە هەندی ڕۆژنامە نووسەکەی زیرەکە پێت درێ ئەو شۆکە 42 درۆنی لە ئیسرائیلیت پێشە من تو دەزانی دەرێت 42 لێدا سێشی نەتەقیەوە پێشە من تابعاکە بەخوای یعنی سەعبەت لێ دەرچێت جوانە ڕاستە من خۆم دیومەوە ئەدێمە کاتی خۆی هەموو لە بیرمانە ڕادەوەستاین چاوەڕێیش ئێوارێمان دەکرد سەعات 8 بزانین هەواڵەکان چ هەیە دەگو هەواڵەکانی دەرەوە بە یەک تەلەڤیزۆنیش دانیش یەک تەلەڤیزۆن هەواڵەکانی ناوەخۆ ئەو ڕۆکە بایع دەدرێت و نیسک و برنج و ئەو بۆ نمون ئەو خای بایع دەدرێتە باشە هیچ ئەو ڕووکە نیە باش کوشتن لێدە و لێدە ینی باوەڕ پێ کاتی خۆ کوشتنی شەو بەڵام ڕاگادەنگە زۆر باش کوشتێنە دەکرد زۆر فویان تێنا شتەکە ئەو ڕۆکە ئێستا ئەو هەموو ڕۆژێکا کە فرانکە چوو سەری خەس و غەزور و ژوولاژ ئامی بڕی باشە خەڵک ئەو پۆستەکان لە بینی یەکتریش شەیرەکە مەسەڵەن خەزور وە زاوایە نێرە ئەمە لە یەکتر دەنی یان ئێستاکە شەڕ یعنی ئێستا شەڕی تا بوتێ شەڕی سوشیال میدیا ناتی تۆ ژنی مێر دەکردنیە ژنەکە لە ژۆرێ زەلامەکە لە جون پێکەدە دەزانین لەوەتم تەلاقدا لەبەرەوە تو لە کاچی پۆستێک کە دەکە خۆشەویستان لایکم کردەوە ئەو پەیجە تیکتۆکە تایبەتی خۆمە دەزانین لەو عوبێدم دەرکرد ڕازەبیتە نازانین کووە دوو ڕۆژش هەر ئەو ژنەی کە دەرکرا و زەلامە دەرکرا ڕکلامیشی پێ دەکەن بزانە ئەو کۆمیدیە ئەو کۆمیدی من ژواڵم کەواتە خەدەل لە مجتەمەعایە مجتەمە ئەوانەیە بێت دەزانی حەز ناکەم ناوبینم بەڵام خەڵک دەزانی پیاو هەیە لە ماڵێ بە ڤیدۆ دەرکرایە ڕاستەوخۆ دەرکرادا شاپەشە لە دەرچەی کابرایدا فران دایتە دەرێ دەبینی کابرەوە ڕکلان دەکە خەڵک دەیناسی جوانە تیکتۆکەشی هەیە تیکتۆکەی لە من فۆلۆی زیاترە فۆلۆ هەیە شەوان دادەنیشی تەحەدیە نازم چی ئەوانی لێدە گورگوتە پەنجەی لەسەر بەوکەیت لایک و مایک 30,000 کەس دەخات 30,000 کەس کارەساتە بە قورعان خەڵک تااقەتی نیە 30,000 کەس دیار ترامپی دابی وڵی گریانیەوێت من ئەو شەوە دیتم هەمووی 4 شەو نابی 35,000 کەس لە خەت کابرا بفانلی علاقەی دانی شەڕە جوێن شکلێکی ناشرین دێگۆ دەزانین لەو ژنەکەم تەلاقدا قسەکتان پێ برێم ئەو ژنەی منی باسی عەرز و ناموسی خۆت بکەی لەسەر سۆشیال میدیا جاران خەڵکی لەسەر کوژرا لەسەر کارەساتە براوە لەو پەڕی هاشاکەش لەو پەڕی بێقیمەتیە لەو پەڕی ناشرینی کۆمەلگای ناشرین دەکە خەوشتان هەرچەندە ئینسان حەق برێم دەستخۆشیان لێ دەکەم ئاسایش ینی هەندەکە قورجی گرتینەوە ئەوانێ بەحقەت ینی جێگای دەستخۆشیە دووبارە دەستخۆشیان دەکەم هەندێکیان بەحقەت ئەوەی کە زیاد لە پێی خۆڕادەکێشی دێتن قورجی گرتیە و کڕی کردیە و دادەنیشی ئەمە ژنمەوە مندارمەوە فران کەسم عاشا لە چیژم و عاشا لە کوڕم ئەوە دیار خەڵک فێرە بێ کوڕەکەی من فێر دەبی کاک هونەری قوربە سەر چ بکە کاتی خۆی دیانگۆت بەسە بوونەوە تەمسیلمان دەکە کاکە ئەنگۆ دەزانی کووە ئەنگۆ ئاگاتەنی دەبی ئاگاتانە کۆمەلگای بی کوربا بە کۆمەلگای سەزان چی دەکا کۆنتڕۆڵ ناکرێت کۆنتڕۆڵ ناکرێت و کارەساتە ئەوە ئیشی حکوومەتە حکوومەت برا گەورەیە دەبی بە حەقەت دەبی ئەو دیاردە ناشرینانە بنبڕ بکە قسەیەکی زۆر جوانە بووە یان و جاران کە دوو کەس بە یەکتریەگەیشت نەزارەوە تێکەڵای و ئایلەی و هەموو شتێکیشیان هەبووە لە ڕووی نەئەهات زاتی ئەوەی نەبوو ناوی خێزانی کەسی بەرامبەر بێنێ ئەیوت ماڵەوە چۆنن یان ئێستا کار گەیشتوێتەوەی خێزانی خۆی هێنێتەوە بەرشاشە و باسی مشکیلەی ئایلە و ماسی نازانم چی ئێستا دادنیشی دەستە ماریان یەکسە دەرێ کا سناپی خێزانەکەت کە سناپی خێز یەکس پێشان پێشێنە بۆ براژی هەنەش دەدیت جاران زەواجەکرا کابرا پەلەی ئەوەی بزوو بچێتە ماڵی ئەگەر کابرای ساحب ماڵ
بیهێنا ئەلبومی زەواجەکەی پیشان بە آه. ئێستا باوی وەرنەما ئەلبومی زەواج و شتیش نەما لا سوشال میدیای دەستەکردنی بەڵێ ئەوها دەگامی بڵاو دەکات وەڵڵا ئەمی دادنی ماسام تابعی یعنی سەما قسان دەکەم پێتان ئەنتیکەی بەڵام دایدنی ئەوەنانە حەقیانەتەوە خۆمانی بینین ئەوجا مسۆڕەکە پێی گوتی دەرێنەرە دەرێنی چوانی ماسکین چوانی ماسکە سەری کەپوی ماسکە ئەو قسەش گەورە قواتی الله عیب بەڵام شەرمێ دەکەم حەزی لەگەڵ متابعکردنی ئەو شتانەیە چۆنی تیکتۆک لێ ناشارمەوە خۆم یەک دوو جار دیومە ینی لایڤ ڤیددیۆی تۆم دیوە بەڵێ تا چەند توانیوتە ئەو سنوورە پارێزیت کە بەڵێ لەگەڵ ڕێزم بۆ تۆ تاجی سەری ئەمەی خۆشەویست. نەبی بە بەشێک لەو شاڵاوی تیکتۆک بەڵێ وەڵاهی سوشال میدیا ئەو ڕۆکە کەس نییە بەکارینی ڕاست تو ئەو مۆبایلەکەی خۆت دەکەی حد دیێسەر تیکتۆچی بە تایبەتی ئەوانە هەرزوو ئەکتیڤیشن یان واقع ئەکتیڤ یان دێنە سەر شاشەی ینی بەدەستە من و تو نییە من خودی خۆم من حەز بە سوشال میدیا و ئەوانە ناکەم بەخوای تەلەڤیزۆنەکەی بە هەم دنیا نادەم تەلەڤیزۆنم خۆش دێ کەناڵم زۆر خۆش دێ بەڵام ئەو ڕۆم بیتە سوشال میدیا بەڵام سوپاس لە بەخوای لەو شتانە بە دوورین بۆ بزان 4 5 لایڤم کردیتەوە هەرچەندە دەزانم برادرانش پێیان گوتیمە ئەوانی کە لایڤی عزیان لەو جۆرەی نییە تو دابنیشی بۆ نمونە سڵاوتان لەبێ خۆشەویستان چۆنن ئێمە هونەرمەندام لایەک باشی نا خەڵک حەز ناکە 700 کەستم شاد دەکە دەبی تۆ 50 نەفر 50 نەفرەشر عایلی خۆت مارە غەزوران و مارێ مام بۆ نمونە سوحبەت دەکەم بەڵام تااقەتی شتانی نییە تااقەتی نییە ئەرێ ئەتوانم زانم هەدەف چی بووە مەسەلەن لەکردنەوەی ئەو 3-4 جار لایڤە حەزێکە پرسە ناقی چێکە یەکەم جاریان ویستم لە نزیکەوە لەگە هەواداری خۆم بم یعنی گفتوگۆیشیان لەگە بکەم گیان لە ڕاگرم بزانم ئەوە داواکاریان چییە پرسیاریان چییە بۆ نمونە ڕاستەخۆ وڵامیان بدەمەوە ئیدی هەستم دەکرد ئەوانش ڕەنگە حەزیان لێبوو لە ڕاستە خۆش تەمسیلیان لەبەوە بکەم ینی خەریکی قسە و خۆش و خەریکی ئەوشتانە بووم ئەمەی هونەرمەندان ئەگەر پێمان دەگوترێت کۆمیدی ئەمە قسە خۆش نین کۆمیدی هەزیاواز ڕەگە قسە خۆشوان خەڵک زۆر بە خەڵات لەو شتە تێگەیشتن خەر ئەم مهم وێ ئەمن قسە خۆش نیم ئەم نازانم نوکتە بجێڕمەوە نازانم ئەمن نوکتەچی نیم ئەم قسە جێڕەوە نیە ینی قسە ئەنتیکە نازانم هونەرمەندان کە کۆمیدیابی قسە ئەنتیکە ئیشی من نییە قسەی خۆش دوستوانم کە نازانم ئەم دێم دیاردە باز دەکەم دێم دەست لەسەر برینی ناشرینەکانی کۆمەلگادا دەنێم کە بە خۆماندا بینەوە ئەوە جا لە خۆمەوە دەست پێ دەکەم ڕەنگە مام و مابی ڕەنگە خاڵم وابی بەحەقەت یانە ئیشی من نییەم بێم دابنیشم لە لایڤی دوو نوکتەی لە بۆ خەڵک بژێڕمەوە نوکتە چیە هەز ناکەی دەگەرم لایڤە زۆر بەردەوام بێت تووشی و حاڵەتە بیت بەرێ وەڵڵاتی هەموو گرتیم 4 جار کردمەوە وازم لینە ئیشی من نییە نەوەڵڵا ئیشی من نییە ئەرێ مایکلۆ دەنێرن کەسی و هەندە کەسێ مایکلۆ دەنێر ئەی با شەرم دەکەم لە زیادش تووشی باشەوە دەتوان دەبی گفتوگۆی لەگە بکەیت من خەمی ئەوانەمە بۆیە ئەو پرسیارم ئەرێ خۆ دەزانم دێ بەکەی فۆقسە دێک قسە نیە قسەی سەرجادەیی قسەکەت پێ برم قسەی سەرجادەی زۆر جوانە نە قسەی زبڵدان سەرجادەی چی هەمان لەسەر جادەی گەورە بووین و هاتووی دەکەین و دەڕۆین و بەڵام ئەم منداڵی سەر زبڵدانی نینە باشە ئەمە منداری بازاندرە قسەی بازاڕی هەموو منداری بازاری نێم ئەم لە بازاری گەورە بووینە وەڵا برا قسەی بازار ئێستا کتێبە قسەی بازار ئێستاکە ڕۆمانە بەڵام ئێستاکە ڕێزمێ ئەوانەمەی زبڵداننەوەی عیبە شەرمە نەک لە من لە کوردی ناوەشێتەوە بەحەقەت ینی ئەرێ بەتۆزی لەو قاڵبە دەرچێت ئەرێ وەڵا بەوازی نەبین بەخوای دانیسە پێشیان ئەسا ڕقشانە بە دەبێت ئەمەیان خۆش بێ خۆشی نێمچیش پێیان نییە من هەمیشە وتومە ئەگەر قرار بێ کەسێک ڕقی لێت بێت ئەرێ لەسەر ڕاستی وتەن ڕقی لێت بێت زۆر خۆشتەوە لەوەی کە لەسەر درۆکردن ڕقی لێت بێ ئەدیکو خۆ تو جوون بە جوون حەل نابی وایە من ڕاستی هەر کاتێ بوترێت و هەرچێک بوترێ دوجار کە ئەڵێ ڕاستی لەسەر و هەموویەوەیت با بەرامبەر دڵی عادز بێ با هەر شتێک بێت دوجار تۆ نیەتی خۆت باکە ڕاستی دوتووە ئەدی ئیمام عومەر هەموو جارێ هەرچی دەکرد دەویست قسەی خوا و بەس خوالی ڕاستی کە هەر کەسێک بوێ خوالی ڕازبی هەمووی حەقە خوا حەقە قەتیش ناکەوێت ئەتو قەتش ناکەوێت ئەتو برێ خوا نیەتم هەیە بەس ئەتم لێ عادز نەبی بەحیاتی عەبد دەزانی کووە ناکەوینە ناکەوی کە خوا گەورەی کردی بە قسەی عەبدی مەحاڵە بە عادیکەی هەروایە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو گەورەی خۆی 180 ئەومەتەی سەر جیهانە خۆشی ناوێت مشکلش بەڵام گەورەترین کەسیشە
دڵنیام لەوەی جوولەکەش یعنی بە شەرمەوە ناویدنی هەندە دەزانی گەورەیە ئیمامی عومەر هەروەتر و بەکری سەدیق هەروەتر کورەوە دەرێن ئێستا حاجی زادە شارەزای لە هەم شتێکیەوە چیەوە ماشەڵڵا ئەوێت حاجی زۆر مەراقم ئەو مۆزوعی ماتۆڕەیە ئەو ماتۆڕم بۆ باسکە نازانم وتە بیان حاجی سیاقەتی ماتۆڕە زانی وتبوت کورە ماتۆڕ چێ تیارە بۆ لێ یادی بەخێر ئەرێ وەڵڵای ئەوە لەگەر مامۆستا ئەحمەد ڕەوفی بوو لێرە ڕێز و سڵاو چاوەکانی ماچەکەم بۆمان باس بکە ئەمن 2002 3 4 ماتۆڕمە بوو وەڵام ماتۆڕێکی خۆم بیبران بوو بەدزی دەمبردە دەرێ ئەوانە تڕ دەمبرد و ئیشم پێ دەکردوانە وەڵا ساقیم عیبین ماتۆڕە دووتایەکە بەر دووتایەکەنە وەڵای بەزەم لە 2003 و 4 نەماژوشتێ وەڵا دەورێکمان هەبوو علاساز مدارەکەم بزر بووە دەچم کاک ئەحمەد خەرێکی ماتۆڕەکەیە سواری ماتۆڕەکەی دەبین و دەڕۆین لە دوی مدارەکەمان بگەڕێ کاک ئەحمەدیش دەرێ ماتۆڕەکەی ئیمنی کوڕەکەمە تو سایقیت باشە کورە ئەمە پرسە برا من کۆپتەر ماژوشتەوە چییە ئەوزە گوتیان ساقی دەزانی گوتم بەس گوتم لە مێژە نەماژتە باتڕایکی پێ لێ دەمەوە وەڵڵا پێشەوەی خوانە خواستەوە نیە پێش نواندن وەڵڵا پێش نواندن جەولەکەم پێ لێ دەوەڵا باش بوو بەڵام وەڵای کاک ئەحمەدیش غەدری لە من کرد کاک ئەحمەد تەمانە تو کەسێک لە پشتۆ سوارە بتۆ تەوازن هەر تەوازن تێگە چێ باشە ئەم وڵای زەیمستە کاک ئەحمەدی نەبوو کە سواری ماتۆڕەکەی نەڵی تایم پێ بەرز کردێتەوە نەوەڵڵا پشتا پشت سوار عیب نەبی پشتی لە من کردبوو ئەمە ڕووم وهابیش ڕوویەوە هابوو ئەخر بوو وەڵڵا لە ئەحمەدی پرسە لەوە باشە ئەو شوێنە کە دینە خوارە لێژیش بوو تەمان ئەو گێڕەکەی لە پێ ئەوها چەپ 1 2 3 بەڵێ ئەمنیش کە پێم لێنە یەکسە چوە سێر چوە سێر ڕادۆ دیواری ڕۆیشت ئەمە نازە بەس دیتم بشتێک لە سەرم ئاودی بوو ڕاست سەری بە دیوار کاک ئەحمەد فەقیری سەری قلەمۆچی پێوەنی من باشتر وەڵڵا ڕاست بە دیواریدا دامارە خەتی بلوچی هەم دەچێک بلوچی ئەو تەق سەری ئەم وەختەی چاوم کردەوە ئەمن ئەوانە هەم بریندار یەکیان دەگۆ کۆرە بم ئەحمەد کە گوتی کۆرە ماڕام لە خۆچم ئەحمەد گوتم ڕۆیم چ لە ڕێزانخانی کەم قڕم بەسەری گوتم دەخۆن بە ئەوە مشکل لێ ئەوە لە درێ خۆم هاتە پێچام ئەحمەد مردیەوە جەنازەی دەبنەوە سلێمانی لە سلێمانی پووە ئەوەم دەکەن بەس ئەوە جادرە بێت هەم هاتە بەرێ بە حەقی خوا زۆر ناخۆشە وەڵا لە کاشی گوتی ئەحمەد بڕێک بخوات و الحەمدولیلا بەس بەڕاستی ڕاستەوە بە پێکەنین دەگیرنەوە بەڵام یەکێک بوو لە هەر ڕۆژە ناخۆشەکە زۆر ناخۆش کاکە ماتۆر لە 100 دەڕۆیشت ڕاز لە دیوارم ئەرێ وەڵڵای ڕۆژی ناخۆش خۆش بیان ناخۆش وەڵڵاهی ناخۆش ئێستا کۆکو یادگاری باسەکەیت وەڵڵای ئێستا وەکو یادگاری دەجێڕێ خۆشە بەس وەڵڵای ڕۆژی ناخۆش قسەیەکەیە زۆر جوان ئەڵێ یادگاریەکان جوانن ئەرێ بەڵام ئەمانگەڕێنەوە بۆ ڕۆژان ئەڵێ یادگاریەکان جوانن بەڵام ئامانگەڕێنەوە بۆ ڕۆژانێک کە هەرگیز ناگەڕێنەوە ئەرێ وەڵڵای بە تاکید ئەنی ئێمە لەوانەیە لە کاتی خۆیان زکراتی کە ئێستا باسی کرد بۆ کاتی خۆی زۆر ناخۆش بوو جەنازە و نازانم چی تێکەوتووە لەلایەک و خەمی ڕێزان خان و ئەمانە بەڵام ئێستا کە باسێکی تۆکو وەکو یادەوەریەکی جوانە ناگەڕێنەوە ناوەڵڵا یادی بەخێر کاک حاجی لە نواندنە هەبووە لە تاو پێکەنینی دەورەکە زۆرترین کاتە کوشتبێ بە دووبارەکردنەوە ینی خۆت زۆر پێ پێکەنی وەڵڵاهی ئەمن تۆزێک لۆ پێکەنین قەیمم بەڵام کەوەشی دەشمگری ئەرێ وەڵڵاهی جاروەیە دانیشتینە چاک ما خواردتەوە یعنی سرعتەشی باشمان دایت ێجە تا لە تاو پێکەنین ئەرێ وەڵڵا کورە حیوار هەیە وەڵڵای نازم هەندە جار هەیە هەند ڕەد و جوابەشی ئەوەندە جوانە ئەوەندە لە جێ خۆیتی ئەنی ناکرێت سەر زۆر جارێک کاک ئەحمەد ڕەوفی ئێستاکە جارێکیان لە هەڵەکانیش دەرچوو بوو یعنی هەر چەندی کردی کاک ئەحمەد گوتی کاکە ئەو حیوارم پێ ناگوت یعنی ئەمیش تەعامل نەدەکرد بەس جێلی ڕابگرم ئەمن قسەمدا بوو چاوەڕێی جوابی بوو من ڕەدم هەبوو جواب دەبی جوابم داتەوە جوابەکەی خۆش بوو هەر چەندی کاک ئەحمەد هینام بردی یعنی داوامە لێحیای کردیە سەوتەکەی وەرگرتیە بەڵام هاشتی عام چامان دیار نەبێ هەردوو فرمێسک لە چامانداتە خوارێ ئەو تەمسیلانی کە باسی خۆشت ئەکسەرێت ئەیان نووسیدەوەنی ئاگادار 1970 ئەرێ وەڵ ئەوی دیش کاک ئومێد کەمال هاوکارمە زۆر سوپاسی دەکەم لەشی ساغ ئەرێ وەڵا لێرەوە کاک ئومێد کەسێکی زۆر زیرەک و تێگەیشت و پرۆفشناڵە بەڕاستی ینی ئەمە زۆرم خۆش دەوێ شتەکانیم بەدڵە من لە ژیامدا نەسی کەسم نەکردە تەمسیل بیرۆکەم لە کەسیش نووسینمە کەس وەرنەگرتێت لە مامۆستا ئومێدی زیاتر ئەوی دیشەم ئی خۆمە ئەی ئیلهام
والله الحمدلله باشم لەخوای بەزیاد ئیلهام ئەدیکۆ لە کێوە وەرەگری زیاتر لە چیەوە وەرئەگری؟ بە خودای لەوانە کە ئیسان تۆزێک لەگەر کۆمەلگای تێکەر بوو لەگەر کۆمەلگای تێکەر بوو ئەو قسانە و ئەو ڕەفتار و ئەو هەڵسکەوتانەی کە دەبیندرێ کاتێکیش خوای گەورە بەهرەشیش دەداتێ دادەنیشی تۆزێک بە تەنیایی یاخود پیاسش سلێماین دەکەی یاخود بەرە بەیانیشی هەردەستیەوە یان شەوەکی درەنگ ئەوانە هەمووی دەبیتە کتابێکی جوان و ئەمەش قەدری ئەو ئیلهامەی دەزانین دێن جوان دەینووسینەوە و دوازارەوەش هونەرە کە بتوانی هونەرە ئەو ئیلهامە بقۆزیتەوە. ئەرێ وەڵڵ وەڵام میسفاتە زۆر لە خەڵک دەکەم بە حەق ئەو شوێنانەی کە دەچم بابرێن نێو بازاڕیان خەستەخانە و مزگەوت و ئەوانە زۆر خۆشی ساغ با من بەسەراتێکی ناو مزگەفت لۆ بژێتمەوە تقریبا 15 ساڵ پێشتا ئەو پیاوە ئەمری خوای کردێن نمایە خوا ئەفریقا لە هەولێر یعنی ئەوانە جوانن بەخۆی مەسەڵەن ئەمە عەزم لەو نوع تەمسیلانەیە کە باسی عەسەبیاتم کرد وەڵا ڕێز بووین لە بۆ شوێنی دوور لە ڕووی بینەران و جەنابتوانە لە ڕووی توالێتی مزگەوت بەعکمە بەخۆی زۆر قەرەباڵغ خەڵک لە بازارە دەچی وەڵی 18 نەفەر لێ ڕاوەستا بوو ئەمنیش ڕاوەستا بووم یەختیارە کاتە لە پشتە من ڕاوەستا تەمان یەختیار بوو فەقیری ئەوی لە پێشە من گەنجێک بوو تا ئەزە پێ ڕادەگەیشت وەڵا ئەو های کردی دیتی ئەوە یەختیارە هەیە وەڵا پیاوە کاتێک دەرێ لە ئەوەی توالێتی گەنجە گوتی مامە فەرموو لە من دەکەی کوڕێ و لەلەی گوتی ئەخر مامە گوتی ئەتۆ فەرمووی یعنی ئەمەەوە کاکە لەو مەڵگەفتەی بووە ڕۆژعش ئێخە گەنجەکە یعنی فەقیرەی بە نیەتێکی پاکەوە قسەی کردیە ئە قەزم ناتێگەیشتیە ینی گەنجەکە ڕێزی لێگرتی ڕاستە خۆ فەرموو لەو شوێن بەڵام قەزدی وایە فەرموو پێشم کەوە تۆ پێشکەوە تەبعاً بەهمومان ئەو کابرامان کابر ڕانەدەوەستا هەزار جوونی بە هەزاران ئەو فەرمووی کە بەخۆی بیریە دەکرد و هەزاران فەرمووی بە گەنجەکەی بەخشیەوە باشە لۆ مەقسەد یانی گەنجەکەوتی شەڵار خۆم ڕۆشمە ئەو ڕێزەمەر نەگرتە هەزار جارەوەی گوت ئەجا ئیدی ئەوشتانە هەیە بەس الحەمدولیلا ئەوانەیە کە دەرسیان زۆر هۆشیارتر بوونەوە هۆ پیاوە اختیارەکانیشمانە هۆشیارتر بیتەوە قەیچێکە کابرا دەرێ فەرموو احتیادیە گەنجەکە خۆ بیرکردنەوەی وایە فەقیرەویش خۆشتان تێر عەقڵ نەبووە هەڵە و باش و خراپی نەدیتیە توش نیەتەکە ڕێز لەسەرەوە شتێکە نیەتی پاک بووە هۆ قەیچێکە کاک حاجی قەت هەبووە قسەیەکی جددی دڵی خۆت بکەی کەسی بەرامبەرە بە کۆمیدیا وەریگرێ وەڵا بەردەوام نەکەرەوە بە بەردەوام دەردە دڵێکی خۆت بە جددی بکەیت کەسی بەرامبەر بڵێ ئەو کوڕگە کا حاجی گاڵتەکە کورە سوعبەتەکە وەکو دۆست و برادەری خۆم تەبعاً دەردە دڵیش لە بۆ کەسێک ناکەم کە نەمناسی یاخود نەیناسم ئەگەر ئینسان هەر نەکەرە منە کەسێک دەردە دڵی لە بۆ کەسێک بکەی نەیناسی و نەدناسی بیعەقلیە ئاشاک ینی واقعی لەبەرەوە و دەردە دڵی لۆ کەسێک دەکەی کە بە دڵی خۆتی دەزانی ئەمن بەخۆم دەردە دڵیم کەمە وەکو دەردە دڵی یعنی ئەوەی کە بەخۆم پێم چارەسەر بکرێ بەخۆم دەیکەم ئەوەی کە بەخۆشم پێم چارەسەر نەکرێ لەوانەیە تەکلیفەک بکەم یان داواکاریەکەم هەبی لە کەسەکەی بەرامبەرم ئەگەر زۆر دۆست و ئەحبابم بی ڕەنگە بە پێکەنی لە منی وەرنەگرتی پیا دەردە دڵەکانە بۆ چێ زیاتر وەڵا لۆ خۆمە بەخۆم لەگە خۆم قسەی دەکەم احتیادیە وەڵا وەکو زۆر جار هەیە دەرێم بۆ نمونە ئێستا کارێک هونەریم وا لە پێشە ینی بەخۆم لەگە خۆم دانیشتیم ئەو کارێ بکەم تا چەند نانجەم تا چەند ساقیتم تا چەند خراپە تا چەند سەرکەوتووە گفتوگویەکی باش لەگە خۆم دەکەم خۆم کردە برادەری خۆم و خۆم کردە هاوڕێی خۆم و بۆ خۆشم مامۆستای خۆمم الحەمدوللا سەرکەوتش بوومە چیت تۆزە شەوانیش ینی نەبیتە ئەوە لەگەر خوا زۆر قسە دەکەم زۆر جوانە ئەرێ داواکاریم لەویە ینی زۆر جار هەیە دەرم خوایە ئەم پشتم بە تو قەیمە بە پشتیوانی توش دەستم پێ کردی ئەو کارێ دەکەم ئەگەر سەرکەوتوم
خوای جان کاراسەیم لەوە بکە ئەگەر سەرکەوتوش نیم خوای جان شتم بینێ ڕێ تۆزێک هیلاک دەوڕا دەخشێمەوە ئەوجا ئەوە الحەمدولله لە زۆر شانیش باش نەبووم یعنی هەرچەندی ئەولمدایە ڕێک نەدەکرد ئەویش دیسان شکرانی خۆی سپاس گوزارم منیش دایمەواڵێ مەڵێم خوای جان هەر شتێکت یعنی نەبێ بە شتێک خۆ دوتەنی دایما منیش کە دوعاکە مەڵێم خۆی هەر شتێکت کە پێیاوم دەجار الحەمدولله ئەوەی کە پێت نەیاوم دەجار 200 جار الحەمدولله چونکە کەس نازانێ خێر بە چیەوەیە نەوەڵڵا دووش جوانترین دڵدەڵیە لە بۆ خوای بکەیت لەبەرەوەی ڕەنگە هاوڕێکەشت زانی لە تو زۆر بریندارتر بی لە تو زۆر بە ئازارتر لە تو زۆر بە کێشە خەڵک کەس نییە بە کێشە نەبی ئەوڕۆ کەس نییە بیانی بێ کێشە نەبی ئەم بەم کێشە و بە مشکلە و گرفتە چییە ئیلا و ئەڵڵای گەورە تعاملی هەموو کێشەکان دەکە کلیلەکە شەر لایەوە کلیلەکە شەر لایویە دڵ خۆ لەگەنەی بکە و دابنیشە و دوو ڕکات نوێژان بکە و ئیدی بەرامبەری بپارڕێ و دڵ نیام خوای گەورە عەبدەکەی خۆی قەت بە دڵسادی نانێرتەوە قەت ئەوە دڵنیاییەوە ئەو باوەڕە زۆر جوانە ئەم سەپۆرتێکی زۆر باشیشە نەک بۆ ئیشەکانە بۆ هەموو مەرحەلەیەکی ژیانە خوای گەورە هەموو تەماشاکە خوای گەورە هەمومانی خۆش دەوێت ڕێی خۆمە یەک کەسی خۆش ناوێت ئەوە ڕێی خۆمە ها لەوانی لە قورئانیشدا تەواوبی شرک ئەشرک لە بۆ خوای دروست مەکە ئەوە ئەمە نوێژێ دەکەم نوێژێ ناکەم سرم کۆتە ئافرەتێکی وام ئافرەتێکی نازانم چین خوای گەورە پشت دە کەس ناکە بەڵام کە شرکت لۆ دروست کرد دەبڕۆ لە خۆ لە شرکەی خۆت پاڕێ کوڕ ڕەزیلت دەکە زەلیلت دەکە گەورەترین پاشا هەبوو گەورەترین پاشا خۆی بەنازان چ دەزان بە یەک دنکە مێشی ئەوە خۆمە ڕۆمانممان دەزانینەوە بەسەر هاتێ یەک دنکە مێش چۆن ناومێشی تەوا ئینسان زۆر زەعیفە دایماڵێم کێ مال احترامەوە قسەیەکەم کێ خۆی زۆر بە پیاوە زانێ بە زەخمە زانێ بەرگی دانیێشەیەک ناگرێ ئینسان نابێت هەی بنێبی هاشاخاشە دوو لە ڕوبەس بڕۆ توالەتی دابنیشە تۆ دەزانی ئینسان چی ئەو خۆت پێ زەخمە خۆت پێ نازانم چیە بۆنی لە خۆت دەی بە $1000 و قاتەکە دوایە لە شوێنێکی دانی یعنی ئینسان دەبی ئەوەی تۆزێک بی دەشتانە بکات ساڵێک و گەیشت بگەڕامە بە دوای وەسفەیە بۆ بڕێک ناخرە بە خودای بۆ نەکەم لەواتێ نازانم لە چێن دەر ئەوە هاشە کەسی لەکرد نەبی یەک هەوای لێ بەردە یەک بڕۆ بۆنە $200 بۆ بشارێتەوە کرێ بەخوای بام دنیا ناشارێت خوای گەورزانە چەند جوانە ڕاستە هادی برا حاجی چ شتێک خەڵک بەهەڵە لە تۆ تێگەیشتووە ئەخە نازانم وەکوچ لە ژیانی ڕۆژانە تا لە نواندن تا هەست ئەەکەیت لە ئەو پەردەی بینی خۆت و بینەرا شتێک هەبوو بێت خەڵک بەغەڵەت لە تۆ تێگەیشت بێت خودایی نازانم بەڵام زۆر ئیشی شەیە خەڵک لێت ڕازی نییە بەڵام وەکو هەڵە نازانم ئەو ئیشت کردیە کابرا لە سیناریۆکەت نەگەیشتیە لە ئیشەکەت نەگەیشتیە کۆمنتێکی دەنووسی بە کەیفی عەقڵیتی خۆی کە لەشی دانیشتی ها بۆ عەقڵیەتەیەکە لە خۆی دەینووسی فڕی دەدە و ئەو شتانە هەیە ئەزێتە نایە دو کۆمنتانە بە خودایی خۆمان ئازر کردبووە لە بۆ ئەو شتانە دەبێت لەو شتانە زۆر گەورەتر بین ئەمەش لە بۆوانە ناکەین ئەمەش لە بۆی کەسەشی ئەزیز و خۆشەویستی تێگەیشت و بینەرێکی ئەزیز ئەوەی کە ڕۆژانە دیارماندادنشی دڵی خۆشە میش لەوان دەکەین هیچ لەوانە ناکەین کە خەریکی ڕخنە و خەریکی نازانم چی و بۆ نمونە لەگەڵ ڕخنەیە هەیت یعنی پێت قبوڵە لە چوارچێوی ئوسوڵە لە چوارچێوی ڕێزە دیکە خۆ ڕخنە بێم بەرەو پێش ناچم سفادت لێ کردووە بەخۆم ڕخنە خۆم دەگرم تەمسیلم کردێ درم نەشازی حاجی زیادر نەشازی هەتاس بنێ برێمە حاجی زیادرم کۆمیدیام نەشازی دووبارەی ناکەم ئەگەر کەسێکی وەک منی نمونە ئاڵم ئەو قسەیە بە تۆ بڵێم وەری دەگرم بەڵام لە چوارچێوەی بڵێم ئەوە نەشازە داوای هۆکارم لێ یەکەیت داوای هۆکارم لێ یەکەیت بڵێ بۆ بە دوایە بچی مەسە دەزانی کووە ئێستا زۆر جار هەیە من دڵی کابرا ناشم هەدرم زۆر باش تا زانی کووە ڕەنگە پێڵاوکم لە پێە یان ڕۆیشتنەکەم زۆر جار هەیە ڕۆیشتنەکەم هەیە ڕۆشتن کابرا درێ وڵای کا حاجە ئەو ڕۆشنەیە جوان نەبوو تو من هەدەفم ئەو ڕۆشت نەبووە باشە هەدەفم ئەو دەشتەوازە بووە هەدەفم بوو هەدەف تو دەرێ جوان نییە تو خۆ
بە چاوی ئیشی کردی ئەخە مشکلەکە لەوەیدایە ئەنی کە بە چاو ئیش دەکە یان بەس بە چاو دەبینی تو دەبی بیریش لێ بکەیەوە ئەو هونەرمەندە ئەو کەسێ مەقسەدی چ بووە لەوەی منیش لەگەڵەوەیان کە تۆ لە شتێک ناڕازیت ئەو کاتە توانی ناڕازی بی کە بەدیلت هەبێ یەکسەر لە شوێنە کە من بە تۆم وت کە حەدیەوەشم نییە کەوتم ئەو چاکەتی تۆ ناشتینە ئەبێ یەکسەر بەدیلی چاکەتی شترم هەبێ بڵێم ئەوە ناشینە فەرمە ئەوە لە ئەژنا بێدەنگ بە سەمەکە ئەوانی کە ڕەخنەت لێگرن بەدیلیان هەیە بوت وەڵڵاهی زۆری نیتی هەر هەوایی سەر هەر لە خۆی هەوایە ئەوجە خۆ دەزانی کووە بگرە ڕخنەکانیشان ئەوی سۆشال میدیا ڕێزمێ ڕخنە جوونە شتی وەڵڵە ڕخنە بوویتە جوون ڕخنە نییە خۆ خۆشە ڕخنەبی ئێستا من زۆر جار هەیە تەماشا ئەمە کوردم تو عیب نییە لە بۆ من شانازی بە عادلی مامی بکەم وەڵڵای شەرمە شانازی تو عیب نییە شانازی بە چاڕی بکەم وەڵڵای عیبە ناشی ناس دەزانی نووسرایە بۆ نمونە 100 ساعت کرد ئیشکە نابی عادلیمە هەر نابی بمە عادلیمە ئەم بە خۆم نابێ بمە عادلیم عەقڵیەتەی ئەو کوردایەتیەی ئەمەم جارە قسەم کردیە پەشیمانیم لە کوردایەتی خۆم بەڵام ئەمن بەس کورد نەبامایە بەهات بەمای کوردستان یەک شوقەی کاملیان دەدان ئێستا ئەو نواندنی ئەمن دەیکەم ئەو تەمسیلەی ئەمن دەیکەم بەس کورد نەبامایە باوەڕم پێ بکە بەڵام خۆ لەخوای بە زیادبی زۆر باشم سەربەرزم چاوم لە دەستی کەس نییە الحەمدولillah لەو خوا نەبی زیاتر بەڵام بەس کورد نەباینایە ئەو کۆمیدیای لە کوردستان هەیە تەحەدا دەکەم لە یەک وڵاتی نییە بە معنای کەلیمە تەواوەتیەکەی کۆمیدیایە ئەمەی لە چوارچێوەی ڕێزایە با من با لەوینگۆ با قسە بکەم طبعا هەرم بەتەنێ نەها برێم بە هەولێر و سلێمانی و بەوانە بە هەمویانەوە دوایەوە پرسیاری تیشم لەسەر بۆ دروست بێت دەزانێمە عادلی مامان نەهێش لە کوردستان چێ ئێستا جیلێشە چێ عادلی مامی دەناسی بە پرسیارە تو دەکەم چێ ئێستا عادلی مامی دەناسی وەرە جی لە کوڕی خۆتێ براتێ بێ عادلی مام چێ نازان چێش یونس شەلەبی چێ بزانام چێ دەیناسی ئەیاد ڕازیوەتە ئەیاد ڕازیەکە لە هەر ئەکترە باشەکانی عراقی ئەم دەستخۆشی لێ دەکەم تەمەنی درێژبی و ئیشی زۆر جوانە ئەیاد ڕازی ئەو لە عراقیشە خۆ لەوەی یەکە لە هەر کۆمیدی هەر باشەکانی عراق و عەرەبیەکە دەبزانام چێسە دەیناسی هۆ زۆر میمە الحەمدولillah بڕۆ بەس بڕۆ لە یوتیوبی بنووسە بەس بنووسە کۆمیدی بزان چێت دەداتی هەژنۆ دەموچاوی کوردی هەولێر و سلێمانە دەداتی خۆ زۆر میمە تا بڕۆ بە ئینگلیزیش بنووسە کۆمیدیە بزانام چ دەداتی بە هەموو عالم هەر کەسە مبارێکە لە دەستە خۆیتی با بنووسن کۆمیدیە بزانام چ دەداتی عادل مام دەداتی بەو قورئانی یەکسەر فەیسی حاجی زادر و ئەحمەد ڕەوف و کاگ فەرەیدون و سیروان و فران و فیسکە و ناوی هەمووان هەموو ئەوەکتەرە هونەرمەندانی هەولێر و سلێمان یەکسەر و دەموچاوان دەداتی ینی کەواتە ئەو جیلە هادا الحەمدولillah توانیمانەوەی نیێری ئەگەر ئێستا سایانەوەی بن بڕۆبێ هیوادارین جیلی دوایەوە سای بەتەواوی هەمووی لەسەرەوە تا خوارەوە فەیسە کوردیەکان پێ برێم ئەو حکومەتە ڕێزمێ شەنسی هەیە بە قورئان شەنسی هەیە حکومەت ئەوی زای لە شەنسی هەیە یعنی هەندێک ئەکتەری خۆڕسکانەی لێ دەرچووە ئەو وڵاتە با بەلاجی شێ دەکە لەسەر ئەستۆی خۆمانی شێ دەکە زێڕی مارمداری خۆمان دەفرۆشین و ئیش دەکەن ڕکلامی دەکەین دەچین بە ئیش دەدەینەوە دەیدێنە و شاشە و دەیدێنە یوتیوب و دەیدێنێ نەزانم چوو بگرە جوانترین کۆمیدیاژ دەکەین هەموو کوردستان جە دیارمان دادنیش ئەمە کوردانەی لە دەرەوەی وڵاتم بەمەوە خەنی بوونە ئەدیکو ماوەسا هەر لەسەر قسەکانی پێشووترێت یەک دوو پرسیارم بواتە پێشەوە کە باسی هونەر و ئیشکردن و ئەمانەت کرد مستەفید بووی لە هونەر لە ڕووی مادیەوە لەوانێت تۆزێ شخصی بێدەم پرسیارە عفوم کە بەڵام بەعام ینی قسە لەگەڵ هونەرمەندا کە ئەکرێت ئەڵێ هونەرمەند لەم وڵاتە ئیتر قسە دووبارەکان وایە من نامەوێت زۆر بسمە ناوگلەی بە حەقەت هەمومان دەزانین هونەر زۆر بەقەدرە لەکن هەوادارەکانی خۆی زۆر بەقەدرین زۆر سپاسیان دەکەین زۆر دایرە و شوێن و مەکان و دۆست و برادر وە قسەی هونەرمەندانە بەڵام لە لای حکوومەت و لە لای کاربەدەستان لە لای وەزارەت ڕۆشنبیریەوە هەر ئەسڵەن بوونمان نییە هەربوونمان نییە نەکەر برێن هەبوونمان نییە یعنی هەربوونمان نییە هیچ پاڵ پشتێک نییە یعنی هەژنۆیەکن لەخوا پارەکەی وەردەگرن و دەخۆن و
هەر بە خۆشیان دەورەکەی دەبین و دووسێ دۆست و برادر و خۆیان و کارمەندەکانی وەزارەتی ڕۆشنبیر دەهێنین و بەشداریان پێ دەکەن و فران دەسەر شاش وەڵا کاکە تەمسیل ئەو هەیە تەمسیل ئەوە سی دەفتەری لێ سرف دەکە و ئەمنیش دەرم کاکە لەو سی دەفتەر یەک دەفتەرم دی قسەکەم خراپە کاکە دەقاتێوانی جوانترێکە هەی حەق خراپتر دەیکە ئەمە لە خۆم فڕ دەمە سەر یوتیوبی و ئەو ڕەکۆچی پێشانیش ڕقەمە بزانین چێ حکوم دەکە 29 دەفتەرەکەش دو حکومەتی دەگەڕێت بەڵام بەر هەژنوێکن بە کەیفخوان لێ دەخۆن و ئەمەش خۆڕسکانە ئیش دەکەین هیواتەکە دڵی ئەو خەڵکی خۆش دەکەین و حەزشمان لێ کۆمەڵگای خۆشمان خۆش دەوێ وڵاتی خۆشمان خۆش دەوێ بەڕاستی ئەمە هەم جارێ دەخۆم خەزمیز نیە خۆی ئەمە کوردی کوردایەتی دەکەین یان یەک هونەرمەندمان نەدیتیە ئەو ڕۆکە ئەوانەیە کە خۆڕسکانی ئیشە دەکەن قڕ بەسەر یەک تەکسی هەیە یەک شاگردێک عارەبانی هەیە یەک کارمەندە لە شوێنشی بەس 400-500 هەزاری دامەزرایە یعنی بەدڵی خۆمان نیە ئەمە ئەکتەرین دەمانوێت تەمسیل بکەین ئەمە ئەکتەرین دەمانەوێت دیالۆ بکەین ئەمە تەمسیلی ئەمە ئەکتەرین دەمانەوێت کۆمێدیا بکەین ینی ناچارین یەک لە عقارات دامەزراوی یەک لە بۆ تیکتۆشی بەدر کلامی پێ دەکەن و یەک بەحقە دیان یەک پاقڵاوی پێ دەفرۆشن و ینی بەداخەوەی چ بکە قڕ بەسەر ئەمن بەڵێ خۆ هەر کەسێک دەستداتە کارێکی جوانترین ئەوەیە کە تو بتوانانی بەو کارەیە خۆ پێ بژێنی بەڵێم بە هونەر هەر بە هونەر دەژیم هەر بە هونەرش خۆم گیانتێ بەڵام سوپاس لە بۆ خوا یەک سۆتەشی جغارەی چەندە هاوکاریم نەکرایە ناشمەوێ بە پێی و دەست و قەدەمی خۆم و ڕکلام لە بۆ بابەتێک دەکەم بابەتەکە حکوومەت ڕێ پێدایە و کتابی سەحای هەیە و هاتە هەولێر و گومرگانی خۆی لێوە گرتیە و ئەمیش قچوخە گومرگانەکە گوەر دەگرم ینی چێکی هەموو شتاناکەیتەوە پێشوی ڕێکلامێک بکەیت برات چۆن خۆ لە خۆڕا چۆن دەیکەینە دیگەر وەزارەت ڕێ پێ نەدا بی و سۆزیە زۆر جوانە هیچ چۆن برا بەڵام چووکە ڕکلاممان ئەلحەمدولیلا زۆرە خەڵک وا دەزانانی ئەمە هەلەسەر زادی قۆدی ئاوتەماتێ دەین و ڕکلامی لۆ دەکەین بەبێ خۆشتیوانی بەخدای ئەوێ کابراایك دەگوتم دەیگو کا حەجە تۆ ڕکلامانە لە چێ دەینی دیگوت ئەم ڕکلامی چێ دەینم ئەمە ڕکلامەکە خۆی بێ بۆرە گوتم وڵا کاک ئەوان لە خۆیان دێ ئەوە ئەمووی نان هەمووی ڕێپێدراوە هەمووی سەحار ڕێپێدایەوە ئەوجا هەشە فەقیر عارە دەبینی ئەمە ڕکلام لە بۆ بابرن لۆ ئاوتەماتێکی کردیە دەرێت چووم ئەوە تاریخی نما تاریخی نما بوو مەکڕ خۆ من لەسەر دەست تاریخی نێفڕێدا مەقسەدیان لە زمەی تویان نیە هەری خۆ کابرا خۆت من ئاوتەماتی 10 ساڵە هینایتی 10 سال پێشستا بۆنە من ئەو ئاوتەماتی هەیە مایتەوە لە جێکی لەچێ بەسەر چۆفڕێتە چاقمە لەسەر کاک حاجی خۆت زۆر لە من باشترە زانی هونەر سنوور نازانێت ئەبێ هونەر سنوورەکان ببڕێت بە تایبەتی ئێستا کە باسی کۆمیدیاکەین تا چەند هەوڵتان ناوە ئەو کۆمیدیایی تەمان کاڵی کورد هەمومان کوردین ینی مەسەلەن من خۆم خەڵکی سلێمانی بم پێشەچی شانازی بە شارەکانی ترواکەم پێش سلێمانی هیچ فەرق و جیاوازیەک نییە تا چەند هەوڵتان ناوە کۆمیدیای هەولێر ئەو سنوورە ببڕێ بەرەو دوهۆک و سلێمانی یان بڵێن هاوپیشەیەکت لە سلێمانی دەستان خسوەتە دەست یەک سنوور ببڕێ بەرەو هەولێر و دوهۆک و کەرکووک و هەموو شوێنەکانی تر خۆی دەزانی کو ئەمە ئەکتەرین ینی زۆر جاری شێەوە دەرهێنەرەکان درێن ئەکتەر هەویرە لە بندستی دەرهێنەریە ئەمە ئەکتەرین دوهۆک تەکلیفم لێ بکە من ئامادە ئەبێت تەکلیف بکات ئەتو خۆ بەخۆ ناسم لە دەرکیان بدەم برم کاکەوەرە تخوا ئیشەکەم بدەنێ هیچ چۆنە دیمە ئەکتەرم باش ئەی تۆ خۆت سیناریۆکان نانووسیت ئیخراج ناکەی بۆی با بەڵام توانای خۆم هەیە مۆ دەم لەسەر حیسابی خۆم دەیکە چ بکەم یعنی ئەگەر لە شوێنی ترۆ باشە ئەمە ئەکتەرێکی سلێمانیم دێ باش ئەگەڵام ئێستاکەم کارەکەم مێ دەمێ ئەکتەرش سلێمانی تێک یعنی دەبی حەق بۆ ئەکتەرێ بدەم یعنی ئەم چەندی بدەم یەک مانگ لە هەولێر دەمینێتەوە توانام نییە توانای مادیم نییە دەبی شوێنێکی باشی لە بۆ دابین بکەم دەبی پارێکی باشی بدەم دەبی حەقی ئەو ڕێ بدەم دەبی حەقی بدەم یەک مانگوە لەو ماڵمداری خۆی دابڕای ئەوە ئیشی چییە ئەو ئیشی سپۆنسەرێکی بە سپۆنسەر و سەپۆرتێکی باشە هەبێت سەپۆرتێکی باشە تەبی ئەو کاتی بە من برێ کاکە وەرە بە دەفتەرێکی شە دەکەوەرم 3 دەفتەر دەمی دوو ئەکتەری سلێمانیم دەوێت دوو ئەکتەری دووەچیم دەوێت دوو بزانێت چون باش باوەز لە ئەکتەر بینین کۆمیدیا مەبەستەکەی من پرسیارەکەم بۆ ئەوەیە کۆمیدیا بەگشتی کراوە تێگەی لە پرسیارەکەم ئەی چۆن نارێ وەڵاو کۆمی ئەمە دەم ئەو کۆمیدیا لە کوردستان هەیە من نەمگوتی هەولێر و سلێمە ها گوتم ئەو کۆمیدیا لە کوردستان هەیە گوتم کورد و کوردستانیەکان هەتا ئێستاکە وایان کردی عادرما مینێن ئەرێ وەڵی کۆمیدیای باشمان هەیە
هەوادارەکان زیاتر لە چ شوێنێکەوەن ئەوەی ئاگادار بیت والله هەموو کورد جوانە ئەو جوابانە ویست جوابی خۆم وەرگرت والله ئینسان حەق برێ فەرقی پێ ناکەم جوابی خۆم وەرگرت ئەرێ والله منیش لەگەڵ ئەوەیە هەموو هەدەفەکەمەوەیە هونەر بەگشتی بکرێت ینی مەسەلەن نەڵێت ئەم کۆمیدیای هی فڵان شارە لێرەوانیە ئێرە هی ئەو شوێنە نیە نامەوێت ئەو شتە ڕوومات بەڵام یەکشتم هەیە تەمان ئێستا سلێمانی بە چ ئەمنیان خۆش دەوێت بە زمانی هەولێری ێ باشە ئەمن قەت زمانی خۆم ناگۆڕم شارچیاتی نییە بەڵام سلێمانی حەز دەکە بە زمانی هەولێریانە ئەمنی زۆر خۆش دێ ئێ هەولێریش هەر بە زمانی خۆیتی خۆشی دەوێت وە دهۆچیش بۆ نمونە ئەو زمانیان خۆش دێ من بەخۆم کاتێکە لەگەر کاگ ئەحمەد و کاک فەریدونوانە کاتێکە بە زمانی خۆیان قسە دەکەن ئەوەندە دڵم پیان خۆشە ینی هەر حەز دەکەم گیان لێ ڕاگرم دڵنیام ئەوانیش ئەمن لە بینیم مەفەریدونی خارە و مامە هەیە و چەند جا دەگاستم دەکە خارە کوی تەمان وشەکە دڵنیام وشەکەی دڵەکاتەوە تۆپە پێی جوانە دڵەکات ئادی چێ و تەلەفۆن دەکە درێ بە ساقا و بم هەندم پێ خۆش ئەوژم کوڕە بە قوربانە دەبم بە ساقە بمەکە لە دەمی کاکفەریدون پێت خۆشایان لە دەمی هەموو کەسێک والله هەمیان ئەک بە ساق ئارێ والله بە قوربان ئەتوو بە ڕێزی قوربانەوە چاوەکە مامۆساجان قوربان عەزیزی کا حەجی هەمومان تۆ ناسین کاتێک کە کامێراکانە کوژێنەوە کاتێک گەستۆ ژوورەکەی خۆت تۆ چیت هێمنم هەر ناویشم هێمن وەڵایی کەس بە دۆی خۆی ناری ترشە بەڵام کەسیشی هێمنم ڕقم نییە ینی زۆر هەموو کەسم خۆش ناوێ بەڵام ڕقشم لە کەس نییە ڕەنگە دڵم بە هەموو کەسێک نەبیتەوە بەڵام ڕقشم لە کەس نابیتەوە ئەوە شێ ینی لە مەجای ئیشەکەتە بە تایبەتی کەسەیە کە گەورەترین زەڕبەی لێیابیت وەڵاهی ژیان چەرخ و فەلەقە دەسوڕێ دەورانە ئینسانیش هەروایە بە خۆی خی گەورە و دنیا دانیا و دنیا قوتابخانەیە تاقیکردنەوە ئیمتیحانە ئەمەش توش بووین ئەی چۆن دێگەر زەربەت لێ نەدرێ تێناگەی کەسەکان ناناسی ئەگەر درۆت لەگەر نەکرێ درۆزنان ناناسی وایە ئەگەر فێڵ لێ نەکرێ فێڵبازان ناناسی و ئەگەر خیانەت لێ نەکرێ خیانەتکەران ناناسی طبعا خۆگەر ئەوانەی تێدا نەبی ژیان گەڵە خۆشە ئینسان پیاوی تێداوی درۆزنی تێدا نەبێت ئەم پیا درۆی ناکە ژیانی ژوایە هەر کەسە هەیە ژیانەکە لەسەر درۆیە ژیانەکە لەسەر بوختانە هەیە مەعاشی بوختانی هەیە وەڵڵا هەیە ماگانە موچەکی وەرەگری بوختان دەکە حازی زادر کەسکە و فرانکە زەردە و فرانکە شینە و فرانکەس مۆرە و ئێدێ و مەحەشەکەی لەسەرەوەی بەڵام کاتیە ژیان کاتیە هەمووی پێغەمبەر نوح سەلامی خوای لەسەر بی 950 ساڵ ژیان لەسەرە مەرگ لێیان پرسی ئەو 950 ساڵەیە چ هەستەکە تەبوو لە ژیاندا یان کاتەکەی چەند بوو گوتی وا دەزانم لەو دەرکەی هاتیتمە ژۆرێ وا لەو دەرکەی دەسمەندەری یعنی ئەمەش تەمەنی ئێستامان ئەگەر سروشتی بژین VIP بژی 89 ساڵە لەو 89 ساڵە 40 ساڵ نووستی بە چاوتروکانێک وایە یعنی ئینسان بتوانی پەنجەمۆرەی خۆی بە باشە لە دوای خۆی بەجیبێلی يعني ڕەحمەتێکمان لە بۆ بێ نەک نەحلەتێکمان لە بۆ بێ پێم وایە ئینسان لێبوردەیی هەبی مادەم دنیایەک مردین تێدا بی ینی ئەمە هەموو ئێستاکەمە دنیا شانۆیە درامایە حەڵقەی کۆتاییمان هەیە هەموو حەڵقەی کۆتاییمان
ڕاست کەی کۆتاییمان لێ نازان چرکەکە ئەنێ ناو قسەکردنیە دەرێ مردنە لێ لێرە نزیکترە ڕگت دەگری و ئەوجا ئەمن پاشام ئەمن سەرکردم ئەمن حەمباڵم ئەمن فەقیرم ئەمن دەستم کورتە هەموو هەولێری منە کە مردی هەبێبی چێژی ئێستا من سەعابیەم هەولێرم بەڵام کە مردی چی منێتەوە کفنەشی 12 مەتری لە خۆت دەئارێنیتەوە جا ئەگەر چاکەت بردبی ئەو لە قیامەتە بەکردێ ئەگەر درۆشت بردبی شعبەش تەڕتیارە والله لە مردن ناترسی واللهی بترسین و نترسین هەر دەمرین یەخوا تەوان درێژ بی با قوربانە خەمی چیتە دوای مردنت ئەوەی کە دایمە بیری لێ یەکەیتەوە واللهی ئەمن یەک شتێ زۆر زۆر بیر لێ دەکەمەوە یعنی ئەمەی هونەرمەندان یعنی لە دوای مردن جە قەدرمان دەزان یعنی بەداخەوە تۆ ئەوەندە ساڵی یعنی ئیش دەکەی ماندی بەهەرنەوەچی هیلاچی بە خودای هەدەفمان وایە یعنی بتوانین تۆزێک لە خەمەکانی گەلەکەمان تۆزە کەم بکەینەوە بەڵام کاتێک کە مردی ئەوجە درێن دینگەیەکی هوەری کوردی لە دەستماندا کەسێکمان لە دەستدا ئەوهاوە بەڵام لە دوای مردنیش تازە چوومە شوێنی خۆم بە حەقە تازە چم لە بۆ بکرێت چم لە بۆ نەکرێ بەڵام ئینسان دەکە لە ژیان داما یانی شتێک بکە لە دوای خۆ کە گوتم ڕەحمەتی لە بۆ بێ مێژوەشی جوانیش لە بۆ هەم کورد و کوردستانی و هەم لە بۆ مارمداری خۆشی بەجی بێ لێوەرە ئەوەندە دەنای یەخوا تەوان ژیان درێژ چێ بە قوربان لەگەر هەم لایەکی ژیان چێ حاجی هەموو خۆدوتەنی ژیان چرخوفەلەکە ئارێ بەرز و نزمیتیایە کێشە دایمە هەبووە و هەیە دەشبی لە ژیانی پێغەمبەرەکەشمانە سەڵاو عەلەیهی وسەلەم هەبووە ینی هیچمان بێبەرینی لەوە بەڵام چ بەشێک لە ژیانی تۆیە هەیە حتا ئێسەش عەزێت دەیات چ شتێک بووە وڵای دڵسافیەکەم زەربەی لێ یابیت ئەرێ وەڵای زۆر هیلاکم دەکە ینی بە حەقەت ینی دڵ باشەکەت ئەو ڕۆکە دەزانی چی وای لاتە کاتی خۆی کابرا دەیگوت داوای کچەکەت دەکەم دەیگوت باشە کچەکەم بە کراسی بەری بە هەدیە دەدەمە کوڕک بۆ نمونە کەس و کار ڕازی نەدەبوون یان برێداچی ڕازی نەدەبوون چەندە لەگە ئەو شتەی نیم بەڵام قەزدەم وا وەحد پەیمان ینی پیاو قسەی کردی دەهاتەوە مارێ ڕازی نەبوون بەڵام دەیگوت پیاو قسەی کردی پیاوەکە دەیگوت تەواو ینی کچەکەش دەیگوت چونکە بابم قسەی کردیە بەڵام ئێستاکە وەحد نما ینی ڕێزم هەیە سەتا پەنجای ینی کابرا دووارە سێتی تەسویڕی ڕاست دەڕوە ڕاست دەڕوە تەوا تو درامات دانایە تو ئەو هەمە پیلانە لە بۆ دانایە ینی شەرمی نییە ڕاست بەجیدی ئیستیغلال نەکراویت بۆ دڵسافیە زۆریش زۆری هیلاکرام زۆرم لە ڕووی مادیەوە زۆر زەرەرمدانە بەڵام هەرواش دەبم هەوڵ نایەوە چاکیکەی پرسیارەکەمە بە هەوڵ بە خودای ڕەنگە نەتانم زانین چێ نەتانم بە سیناریۆ بژیم حەزم لێ نییە ئەی نادوانین چێ من تقریبا تەمەنم 45-46 ساڵە کە گوتماگە VIP بژین 40 ساڵیت کە مامایە لەو 40 ساڵ 20 ساڵیت کە دەنوین و 20 ساڵیت کەش مامایە ینی پێویست ناکە من لەگەر برادەکەی بەرامبەرم بە سیناریۆ بژیم ینی پێویست ناکە ئەمن وا دەبم والله وەحلەمە و کەیف والله ئەو زەرەر دەکە هەر ئەو زەرەر دەکە و ڕاستە ئەمن کاتیەن زەرەر دەکەی بەڵام خوای گەورە کەسی باشتر دەیتەجی ئەمش کەسە بووە لە ناویشێ بە حەقەت ینی زەڕبی لێدام بەڵام ئیشەکەم سەرکەوتوتر بووە کەسی باشتر دێتەجی لە بەرەوەی خوا لە پشتە حتمەن ئینسان بەدایمەن هەوڵ دە ڕازگۆ بی دڵیشی جوان بی
غەش لە دڵی نەبێ غەش ینی غەش ئینسان غەشی لە دڵی نەبێ ئەرێ خۆجەوی غەشی لێ دڵە وایە ساکە بۆ نمونە دەگەڕێم و لە سلێمانی دەگەڕێم و هەولێر طبعاً ئەوەی کە غەشی لە درێ ماشەڵڵا هەزار شتی دێنتە پێشە خۆی ئەوە دەبی ئێستا ئەوام لێنێ دەبی لەو ڕێ دەبی لە سەیتەرێ نەبم نازم چ دەبی نەگیرێم دەبی زەفەرم پێ نەبەن دەبی نازم کورە بڕۆ کاکە بە تەمای خوای ئێستا و درۆنان ڕۆژەتای هەوارە دێنەوە ئەو بۆ نمونە هەموو خوای بە بجێما کرد ئەمن ئەو شوکە ماڵم چۆل دەکەم دەچمە لای ماڵی داک و بابم درۆنە ئەو مردنە عیلاقی لەسەر نێت لە هەر چێندەریشی ئەو درۆنە هەجەڵی هاتیە بۆ درۆنێ باخوای بە بجێ دەکەی جاز دەکەی بڕۆ ژێر زەمین تەختەق لە دەرگایەتی خۆیەکە بژورە ماوەکان کە ناسیارێکمان لە ئەڵمانیا بوو 20 ساڵ ڕۆشت لە ئەڵمانیا لە خۆی لێ VIP دەژی ژیانش خۆشی هەبوو تەواویز مشکلێ نەبوو لێرە هەم بە ئەڵبووی ژیانی خۆش نەبوو گوتی لە خۆم لێ دەژیم خۆش دەژیم تەواو خۆش دەژیم و لێرە بە ڕۆژە تاوارە شەڕە مردنە و نازانم چی ئەوە دەی و چەکداریش بوو ئەو هەمە شەڕەشی کرد والله هاتووە لەکوانە تەکسێک لیدا شەرپەی هەلەو بەری ڕسیفی بەعاددا لەسەری بەعاد کە تو مرد عەیات ڕەشی دەبڕ ئەو شەڕە گەورە ئەو هەمە تۆپ بە تۆپی دەکرد بە تەکسێکی مرد 1000 کەسمان تێ بە ماتۆڕێکی مردی بە خودای سەلامی وامان هەیە تێدەگەی نیوەی کورد لی دەترسێ وەک جەڵتەی ئەو های لێ دەکاتن تەپ کەپی بەعادی دەکەی تۆ خۆی جوانی ژیانی شەرەوەیە ئەی چۆن دیکۆ حاجی ئیشەکانت پێویست بە وەسف ناکات بینەر و ڕیاکشنی خەڵک بۆ ئیشەکانت خۆیان شایدی هەموو شتێکن بە ئەو وەسفە بخەینە لاوە ئەو هەموو سەرکەوتنە ماشەڵڵا کە بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر ئەو هەموو سەرکەوتنە کە ئەی بینیت تەمان خۆشە هەستێکی خۆشە بتێوە نەتەوێ هەستەکەی لە چی نەخسە ئەم سەرکەوتنەوە ببینێت کەسێک هەیە ئەو هەموو سەرکەوتنە بەبێ ئەو تامیشی نەبێت وڵاهی نازانم ڕەنگە لە پرسیارەکەت نەگەم ئیشەکانت هەمووی جوانن بەڵێ بتوێنێتەوە پایەکی لە پایەکانی کۆمیدیا لە کوردە بەڵێ سەرکەوتنیشی باشە بەدەستێناوە کەس هەیە حەزکەی ئەو سەرکەوتنەوە ببینێوە سە نەیدیوە وڵای لەگەم مردیەکان دەناوەندی هەموو دەبینن چۆن واوار ئیشەکانم کەسێکی دیاریکراو نییە نەوەڵڵا نامن سەرەن کەسێکە بێ پێشتر زەڕبەی لیا بێتی پشتی بەرابێتی بێ ئەمەلی کردبێتی وتی ئەمە میشە بۆ تۆ نابێ ئەمە تۆ کۆمیدیان نەوتووە طبعاً مع الاحترام ئەو قسەیەکەم وەکو نمونە ئێڵم مەسەلەن تۆ ئەمە بکە لە جیاتی ئەوە باشترە بەڵێ ئەو شتانی ساخمەخم بخۆم عایلێ خۆم ڕێگرم بوون کاتی خۆی دایک و باوک بۆ نمونە زروفەکە زروفەشی باش نەبوو یعنی ئینسان پێڕانە دەگەیشت من باسی 2004 دەکەم واقع عملە بوو عملیاتیم دەکرد شانازی حتمما باشە من ڕۆژێ تقریبا 30,000 دینارم هەبوو کۆم دەکردەوە دەچم لە هونەرم سەرف دەکرد حەقیشیان پێدەدەم خۆیتیان ینی کەسێک نێ پژگیریت بکات و دێ و پارە سەرف دەکەی لە وەزارەتی ڕۆشنبیری لۆ تو ینی بەحەقەت ینی بەڵام کۆڵم نەدا الحەمدولیلا سوپاس دە بۆ خوای و بە هونەرەکەمەوە قۆندەری داک و بابی خۆم لە ڕووی مادی و لەسەری خۆمی دادرێم ئەوە سوپاس دە بۆ خوای شانازی پێوە دەکەم بەڵێ بەڵام وەکو دوژمنایەتی و ئەوانە نام دوژمنایەتی کەس نییە و بەڵام یەکشتم هەیە زۆر یعنی هەموو جارێ هەوڵی خۆم دەدەم لۆ خاتری ئەوەی کە هونەرەکەم جوانبی یعنی حەزم لێیە کورد بیستمان کەمتر نییە لە وڵاتان کە باسی عادلی مامان کرد یعنی هیچمان کەمتر نییە لەوانە ئەمەی کوردیژەوە هەی عادلی مام هەموو مسڕی دەپشتە منیش هەموو حاجی زادرم نەپشتە الله بەحەقەت یانە ئەمەی هونەرمەندان بە قورئانی ینی خۆ ڕێزمێ ینی پاڵ پشتیمان نییە بە خۆمان و حەزەکی خۆمانێ خڕە بینەوە لەگەڵ دۆست و برادەران ینی شەرم دەکەم ناوی مادیەکەش بینیم ینی بە پارەیەکی ئەوە حەزمان لێ کورد هەبی کۆمیدیا هەبی کورد ئیشمان بە دۆبلاژی نەبی ئیشمان بە کۆمیدیای بیانی نەبی ئەوە هەدەفەوە ئەمە ئەو بەرنامی منە جا چۆن بیرم لێ دەکرێتەوە یان غەڵەت نی من نازانم ئەمن حەزم لێ کۆمیدیای خۆماڵی بین نەک بیانی بین
من هەتا قوتم مابی لێ ناگەڕێم کورد و کوردستانیەکانی یەک ئەکتەری بیانی بناسن بەخوای مەجال نادەم با قوربانت شانازیە با قوربانت هیوادارین حاجی جادرەکان زیاتر و زیاتر بن ئینشاءالله هەنا زۆر هەنێ والله ئینسان حەق بری والله و کۆمیدیانە زۆر بەو یەقینەوە ئەرێ عمرێکی باشت سەرف کردووە لە ناڵم پیری حەدیەوەم نییە ها بەس عمرێکی باشت سەرف کردووە لە ئیشە ئەو ئیشە لە ئەسنای ساڵ زیاترە 2004 ئێستا کە 2026 تقریبا 22 ساڵ دەکەوە باشە حاجی بە تەدریجی نەڕۆشتی تۆ لە پڕ حاجی جادر دەرکەوت یان ناڵم نەماندی بوو بەڵام وەکو خۆشت هەز ناکەی لە پڕ حاجی جادر تەقیەوە 2 ساڵ بەرنامەمان هەبوو لە کەناڵی کۆمەڵ 2004 و 5 و 6 بەڵام بە حکومی ئەوەی کەناڵی کۆمەڵ ناوە خۆی بوو یعنی نەدەگەیشتە ڕانی نەدەگەیشتە سلێمانی ئەو کاتیش سۆشال میدیان نەبوو یعنی سلێمانی بە چ بتناسی باشە سوپاس دەبەخوای ئەو فلیمە سیدی هات طبعاً خەڵکەشی هونەرمەندێکی زۆر ڕێگریش لەسەر ئەو فلیمە سیدیانە ها دەیانگوانێ فلیمی سیدی دەکەن بۆ نمونە بۆ ڕێزم ئێستا کە مەسوود چۆنی تیکتۆک چێکانەوەوانە پیان ناخۆش بوو یعنی پیان نەشاس بەڵام هەر ئەو سیدیە ئەمەی بە هەموو کورد ناسن بە حەقەت یعنی مسیدیم داهاتە سلێمانی من چاوپیسم کرد 2008 و 9 ئەوانە کاکە ئەو سلێمانی دەهاتم وای لەوەی حەمزەی ئەجەم دەمگو حەمزە دەمگو وای لە حەمزەی ئیدی ئەوە ئەمە بە هەموو کورد ناسن ئێستا الحەمدولله سۆشال میدیا و کەناڵەکان فەزایەکان ئەوەندە فراوان بوونە لە ئەسنایەوەی شانەتە هونەر کە هەموو خزمەتت کردووە هیچی لێ نەسەنوویتەوە بەخودای زاخر شتی باشتری پێبەخشیم لەوانێ ئەوەی کە لێ ساندمەوە زۆر چی لە سندوی ئەوەی لێ ساندیتمەوە کە ناتوانم بە ئازادی خۆم بۆ نمونە هەندێک شوێن هێلی دابنیشم و بسوڕێمەوە خۆشیان ناخۆش بازار و ئەوەڵاهی ئەوەش لە خۆشەویستیانە دەبی پێمان خۆشبی لە خۆشەویستیانە یعنی تۆ دەگە تا جلەکی دەکڕی ئیدی سوانم کاتێکی باش لێ دەگیری ینی حاجی ڕستمێ بگرین و حاجی بەخوا من کە بسمە بازاری ینی نەبیتە ئەوەک لە بۆ خۆم بە 3-4 سەعات نایەمە دەرێ وەڵاو لە خۆشەویستیانە ینی سوپاسیان دەکەی ئەمە لەوەلیش باسم کرد گوتم ئەوەندەی کە دۆست و هەواداران و خەڵک لە گەرمانن ئەویدی نازانێمە بوونمان هەیە ئەمەش هەر بەوانەوە دڵخۆشین هەمووشمان پێم وایە زیاتر ئەوان وایان لێکردن دانەنیش حاجی شتێک هەیە تۆی شکانە بێت بەڵام حەز نەکرد بێ پیشانی خەڵکی بیت ئەو ناتێگەیشتنەی هاشەک لە سۆشال میدیای زۆر پێم ناخۆشە باز خودی خۆشم نا ینی دەبینی مامۆستایە کە قسەی دەکا کۆمنتی ناشرین هەیە دەبینی سەرۆکە کە قسەی دەکا کۆمنتی ناشرین هەیە دەبینی مەلایە کە قسەی دەکا کۆمنتی ناشرین هەیە یعنی ئەوانە تۆزەگارە وەڵاهی زۆر بریندارن دەکە یعنی ئەمەی کورد بەداخەوە ینی لە جیاتەوە پشتی یەکتر بگرین پێکەوە ینی دارێک دەڕوێ بە هەمومان ڕادێکیشین لێکەین و نەکبیڕوێنین ینی بەداخەوە نازانم ئەوەی کە ئەو ڕۆکە زۆر لە دەزانین دەستا لووتکەی ئەو ڕێگایە کە بە خۆی تێدا دەپڕ ئەو ڕێگای هەموو هەوڵە دە لە لووتکە بینتە خوار ێ بە خۆی دەبی ئەو ڕێگایە زیاتر دەرکە لەوە بکرێتەوە زیاتر ڕێی لەوە خۆش کرێت بستە لووتکەی ئەمە زۆر بە زەحمەت هاتینە لووتکەی وا لە لووتکەش ماینە زۆر بە زەحمەتی باوەڕ کە زۆر زەحمەت زۆر سەختە ئەوەی کە لە شوێنی من بی بە قورعان وا نەک جارێک 100 واز دە هونەر دەین بەڵام بۆ خۆشەویستی هەواداران کورە خەزگت بەخۆ دەست ئەی چۆن بۆ کورە بۆی لۆ چییە هیمارە دەرەوەڵا ئەی چۆن ئەی کاکەتی خۆ یەخەمەش گوناحین ینی کاکە نەمەدا مردەوە مرد لە برسان هەمووی غەریب بوون هەمووی دەستی کورتە هەمووی ژیانی نییە ینی باشە مەسوولێک ڕێزمێ 2 تەقەی نەکردیە 15 مەزرعی هەیە هێ باشە ڕێزم هەیە بەس ڕێگر بووە بەخوای ئێستاکەوە نەوەی نەوەم لە ئەڵمانیا و بەریتانیا و نازان چوو ئەمەش حەزمان لێ بچینە مەخموری ناتوانم بچین بەخوای ینی ناتانی دەسەڵاتمان نییە پاسەپۆرتەکە لە بۆ ناکرێت ڤیزەکەت نادرێت یعنی وە چی پاڵ پشتیەکەت ناکری
ئەو خولیایە کە حەزت لێ و دەناخۆ ئەدی لەوانەیە زگت بەخۆ دەست هیچ چۆن ئەدی کابرایشی دەبینی مندارێک ئەوەندەیە پادە شادە سارە کوڕی بابرێن ینی کوڕی مەسوولە چییە کوڕی مەسوولە چییە ینی دێ بە سیارێکی ناشرینە من ڕقم لەو سیارانە دەبیتەوە بەڕاستی بە سیارێکی ناشرین بنە شاز دێتە خوارێ ینی داوا دەکەم ئەمە دەبە بە عیسا بمەنە ئەمە منەکنیشیان ئەو لۆ ڕسم و لە نازم دری پێوەش ئەنەوانە چۆن مادیت ناکە دەبینی کابرایە کە ینی کۆرەسە ڕێزمێ ینی خەڵک مافیا بیزعی مای لە دووە خەڵکشان نازی پێوە دەکە ئێوەمە ژوونەرمەندەکی دەست پێ سپی و قوڕ بەسەر و تەنها دڵی خەڵک خۆش دەکەین گەورەترین سەرمایەیەوە نەبوویتنە مای ئەوەی کە مەعاشی خەڵک بپڕین نەبوویتنە ئەوەی کە نەفتی بدزین نەبوویتنە مای ئەوەی کە ڕێگر بین نەبوویتنە مای ئەوەی کە نیوە موچێ بدەین نەبوویتنە ئەوەی مای قوتابخانەکان داخین یعنی نەبوویتنە مای ئەوەی کۆڕۆنای دروستکەین یعنی ئەوجە بگرە ئەو هجومەی لەسەر توێ ئەشێ لەسەر کەسی تر لەسەر هونەرمەندانە یعنی هیچ هونەرمەندیان وایە زەریری کردیە دەبی بچی بە سەوت و سوورڕە بە لایڤ بکرێتەوە $1000 بدەنی ینی وچی ئەنی ئەو گوناح نییە هونەرمەند لۆ وای لێبی دی چۆن زگت بەخۆ ناست ئەمە 22 ساڵە خزمەت دەکەم ینی چاوم لۆی بی ڕۆژێک مەسوولە گاسم بکە کوڕی مەسوولێکی 18 ساڵە ئەم 22 ساڵە هونەر دەکەم ئەو عمری 18 ساڵە بێتن بە سیارێکی ناشرینی جام ڕەش بۆنم نە چاوم لە دەستی بە لایڤ $1000 داتی گۆرە بەها بە حەقی خوای بمرم $1000 ئەوم نایە بمرم دیناری توم نایە بۆ نمونە یعنی ئەوەی زگت بەخۆ دەستی ئەمە لە وڵاتان هونەرمەند لە پێش سەرکردەکانە لە دەوەرەمەندی و لە هەبوونی و لە نازانم چی ئەمەش پاشخۆی هەموو فەقیرەکانی بەشان نازی شو الحەمدولیلا بەڵام ینی ئەوانەیە کە ئینسان زی بەخۆی دەستی لۆ ئامان لێبی یان لۆ وابی یان لۆ هونەر وابی خۆ هونەر پێناسەی وڵات باشە کاکە کورە ئەو هیندستانەیە بە حەقی خوا ئەگەر دارەمەندور و فرانکەس و ئەوە نەباکردنە هیندستانیش ئەچی ڕاستە بە خودایی یعنی ئەوە پێناسەیە کاکە پێناسەیە بەڵام هەر بەدای منیش وڵاتمان خۆش دێ هونەرە بەدای وڵاتی خۆی جوان پیشانە ئەنی درمان ناتێت تا تەمسیلەکەم نەکردی لەسەر ئەو دیادەکە ناشیان کە تازە باسم کردەوە قسە ڕادەشێشی دەناوار ناوەر پێویست ناکات بکرێت زانی کووە پێویست دەکرێت بەڵام تەڕ نابن هیچ تەڕ نابن ئەی هونەر بۆ ئەوە نییە تەڕیان کات بەخوای خەوانە تەڕ نابن ئیسفادەی نییە ئەمن خۆم لە سیاست نەدایە و خۆشم لە سیاست نادەم لەبەرەوەی دەزانی کووە و خزمەت دەکەی ناخۆشە مندارێکی 18 ساڵان بخوا نەخواستە بێجێت بگری و دەسەڵاتیشی هەیە و ینی ئەوە دەزانی شکانەوەکە دەجار بمرم نەک تووشی شتێکی ئەوە کە هیچیش نازان وەران دەچیان کوردیش نازان بە قورعە کوردیش نازان یاری کوڕ باواز لە گلەیانە بینی وەڵڵا حاجی گیانە خۆش بێ ئەخوا ئەگەر تو اختیارێ بخەمە بەردەست ساڵێ برانە ڕۆ لەو پرسیارە ڕقم لەو شتێ بە قورعە چی ناڵم ئەمەیان ئەوە ناڵە فڵان و فی سارکەس نا لەو شتانە خۆمان بە دوور گرتووە ئێمە با تەقلیدی نەبین وەکو خۆم حەزەکەم بیزانم ئەگەر تو اختیارت بخەمە بەردەست کامیان ئەڵە بشێریت یان کامیانە پێ باشترە هەرچی یادەوەریت هەیە بیسڕیتەوە یان یادەوەری تازە دروست نەکەیت وەڵای ئەمە شانازی بە یادەوەریەکانی خۆم دەکەم ناتەوە یادەوەری تازە دروستکەی ژیان ڕان ناوەستی ئەو ڕۆ بۆ یادەوەرێکی خۆش ئەو ڕۆ دانیشتێکی جوانمان کرد ئەو ڕۆکە نانم لەگەر کەسێ خواردیەکە بەدڵ خۆشم دێ ئەو ڕێخنان لەگە کەسێ خواردیە کاتی خۆی ئەمن لە دیار تەمسیلەکانی پێدەکەنی مەدەوەی گەورەترین یادەوەری نییە دی گەورەترین شانازی نییە شانازی بە یادەوەریەکانم دەکەم لە 1995 پەشیمان نیم باش بوون الحەمدولیلا بە هیوای یادەوەری باشتریشی ئینشاڵڵا لە خودای گەورە بۆ لە سایانەوە 55 چییە بڵێ باسی سایانەوە 5 بۆ کردی چاو لەو سایە شەروایە ژیان شەروایە منەمانە پرسیاری دڵی خۆ من حەزەکەم بیسە
بە خودای خەندەك شتێ ڕەنگە پێویستی بە حیاتی ژیانی خۆمەوە بی ئاچی نامن حەدم نییە ئەوەیە تەداخلی ئەوە بکەم. ناخۆ وەکو هونەرم ئەوە ینی واقع ئەوەی کە باسم کردیە بەڵێ درۆم لەگەر کرا فێرم لەگەر کرا یعنی لە پشتەوە لۆم سوڕایتنەوە بە هەموو نەوعچی بەڵام الحەمدولله بوومەوە حاجی زادری کە ئێستا کە لە دڵی بینەران و دڵی ئەزیزانم سپاس دەبوو خوای ینی هەروەش خۆگە ئەگەر زەربش لێ نەدرێ ئەگەر دەزانین چی ئەگەر ئەو مایکە ئەگە دوسێ جاران نەسووتێ وارەکە تێک نەچی بەخوا قەدری نازانی وایە ئازارم لە شۆقساکە ئێستاکەەوەی مەقصد بوون منە یەک دانێت کە مەمە جارشکە بسوێتەوە ڕە دوێرانێ یەک حاجی زادریشیە خۆ بە دڵژێت لێ حاجی زادرشکە نێتەوە دووبارە نابێتەوە تۆ تاجی سەری فەخری پێواکەی کاک حاجی یە 1000 ساڵ دووبارە ئەڵێمەوە تەمە نەبێت چیرۆکی ژیانی تۆ هێشتا چی ماوە پێی بگەیت؟ واللهی هەرخوای گەورە مرۆڤی وا دروست کردیە مرۆڤ تاکە شتەکە چاوی تێر ناوی مرۆڤ تێر ناخوا مرۆڤ زۆر حەسوودا هیوایەتی تەواو ناوی ئاواتی تەواو ناوی ئارەزوەکانی تەواو ناوی و لە خۆشیەکان ینی تێر ناوی هەرچەند خۆشی بچاوەڕێ خۆشەوی تر دەکات ئەمنیش یەک لاوەتەکان کە فیلمی سینەما و سینەمام کرد ئێستا کە سوپاس دەبۆ خەوە خەریکی درامایەکی ما هەمووشی بۆی کە زۆر دڵخۆشم هەموو سیناریۆکانی خۆم ماشەڵڵا یعنی هەم لە فیلمی سینەمای بگرە هەم لە درامای هەم لە فیلم و هەم لە بەرنامە و ینی منم زادرێ سوپاس گوزاری ئەڵڵایمە ینی نەخوێندەوارێک کە مەکتەبم نەدیتە ئەلحەمدولیا توانیتم سیناریۆکان بنووسمەوە کە تەحەدای کەسانی و ڕۆشنبیر بکەم لە ڕووی هونەر و لە ڕووی نەس و لە ڕووی دەقەوە و سوپاس گوزاری خوام تا دەمرم من حەقی خوام پێپڕ ناکرێتەوە ئیدی ئەوەندێ و سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه کەس جواناوی اعتراف خۆشەویستی کۆتایش پێ بین هەولێر دوورە ها حاجی ناڕۆیتەوە بڕواکە حاجی تۆ تاجی سەری ئەمەی خۆشەویستی حەزەکەی خزمەتەکەین بۆ یاڵم ناڕۆیتەوە خۆشەویستن زۆر سوپاس ئەم کە باسم کرد سلێمانیم زۆر خۆش دەوێت سلێمانی شارێکی یەک لەو شارانەیە کە زۆر دڵم پێخۆشە نامێ بیکەمە شارسیاتی هەموو کوردستان جوانە هەموو وەکو دایکۆک و برایەک و خوشکە هەر کەسە تام و چێژێکی خۆی هەیە کاتێک بیری برا گەورەکەم دەکەم لە دواییشدا خۆشە بچێ مارە خوشکەکەت لە دوای ماڵە خوشکەکەت خۆشە سەردانی غزمێک بکەی کوردستانی ژوایە ئەمەش بە خۆمان ئیدی 6 ملیۆنین ئیدی هەر ناوە خۆمان وەکو دۆست و ئەحباب و غزم و کە زوینە و ئیدی سوپاس دەبە خوای دەستان خۆش بی دەستی تۆ خۆش بێ حاجی ژیان ئەوەنەی من ئاگادار بم خوا لێت نەسەنە یا ڕەبی تەمانیان 1000 ساڵ بێ کچ و کوڕێکت هەیە بەڵێ ئەرێوەڵ یا ڕەبی خوا لێت نەسەنە زۆر سپاس لەگەی هەم شتێکی لێرە بتوێ پێیان بڵیت جەرجی منن زۆرم خۆش دەوێن بابی ژوایە باب قەڵایە باب ڕمە ئەو ڕمەی کە لە دەستی دژمنی پێدەکوژی دیفاعک دەکە لەو ماڵم دارێ خۆی بەتایبەتی کوڕەکانی و کچەکانی پێوانەوە ماندین بەڕاستی داواکارم لە ئەڵڵای هەم جار و دوعای دەکەم درێم یا ڕەبی خوایە چاویان لە دەستی عەبدی نەبی شەرمەزاری شم نەکەن شەرمەزاری عەبدم نەکەن شەرمەزاری خواشم نەکەن ڕوسپی دنیا و قیامەت بن و لەگەر ئومەتی مەحەممەدی یا ڕەبی خوا لێت نەسەنن یا ڕەبی 1000 ساڵ تەمەنیان بێت سەلامن هەر بە دڵخۆشی بتان بینین ئەزمعین ئەمڕۆ زۆر گەورە بووین کە جەنابە ئەو ڕێیەت بڕی ئێمەت بە شایستەیەوە زانی کە لەگەڵماندا بنیشیت ئەزیز و خۆشەویستن سپاس هیوادارین لە ئاست ئەو ڕێبڕینە و هیلاکەتی تویا بوو بین بە قوربان سپاس پێ زانین سەر و سەرچاومان هاتی زۆر سپاسان دەکەم بینەرانی ئەزیز ئەمەوێت بڵێم ژیان زۆر کورتە پێویست ناکە بەم ڕۆمۆچی بەڕێ بکەین ئەو کەسانی کە کۆمیدیاکەن
وەکو مۆمێکوان کە خۆیانە توێننەوە بۆی زەردەخەنە بە شێوەی ڕووناچی ببەخشن بە ئێمە با قەدریان بگرین با ڕێزیان بگرین ئەوان نواندنەکەن بۆ باشترکردنی کۆمەڵگە دوجار ئەوانە تاجی سەرن کاتێک پێکەنینێک بەخشن بە ئێمە بە کۆمەڵگە کە ئێمە پێکەنین واتە نیوەی کێشەکەمان چارەسەر بووە هەرەوەش بەسە دووبارە خێریتەوە مامۆستا کاتێکی خۆش لە بۆم لایەک قوربان کورد و کوردستان ئاوادان بیشاڵ ئینشاءالله